بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز لە دەستپێکی هەفتەیەکی نوێ و لە ڕۆژێکی نوێدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بۆ هیوای کە سەرجەم بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیێر. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. ئازیزان دیارام ڕۆژ کۆمەڵێک بڕگەوابەتمان بۆ ئامادەکردن بۆی کە پێشکەشتان بکەین بۆ هیوای تاکۆتایی بەرنامە لەگەڵمانابن. تەوەری یەکەمی بەرنامەیەم ڕۆمان قسەکردنە لەسەر بەردەوامی کاردانەوەکانی بڕیاری وەزارەتی یا حکوومەت لەسەر خوێندنی ئەمساڵ بە ئەلکترۆنی و ئۆنلاین. دیارە کاردانەوەکان بەردەوامن سەرڕێەوەی کە یەکێتی مامۆستایانی کوردستان ڕەتی کردەوە کە خوێندنی ئەمساڵ بە ئەلکترۆنی بێ بەڵکو داوایەوەکە کە دەبێ ئەم بڕیارە هەڵوەشێتەوە. وەڵازەن لە تەوری دووی بەرنامەکەماندا باز لە هۆکاری سووتانی داچنۆبەرەکانی پارێزگای سلێمانی دەکەین وەک دەزانین لە ماوەی ڕابردوودا چەند گرتە ڤیددیۆک لە سوۆسیال میدیا بڵاو بوویەوە کە بە تایبەت داچنۆبەرەکانی ڕێگەی تاسڵ و جەسلێمانی دەسووتێنێت یاخود مەواد نەوتیان دەخرێتە ژێردارەکان بۆی وشک ببن. ئەمەش دەنگۆی ئەو بڵاو بوویەوە کە چەند بازرگانێک نیازیان وایە کە بکرێتە پێشانگایەکی ئۆتۆمبیل و دەیانەوێت ئەو شوێنە داگیر بکەنەوە هەرچەندە بەرگری شارستانی سلێمانی ئەوی ڕەت کردەوە و ڕایگەیان کە ئەو گرتە ڤیددیۆیانە کۆنە و هی چەند مانگێک پێشێستای بەڵام چالاکانی مافی مرۆڤ وە چالاکانی ژینگەیی و باز لەوە دەکەن کە بەمەبەست ئەم کارە دەکرێت وە ئامانجیان لی بەدەزێنانی کارێکی بازرگانیەوە لە هەمان کاتیشدا لە ئێستادا چەندین کەمپێک ڕاگەیانداوە بووی کە سەوزایی پارێزگای سلێمانی بپارێزرێت ئەوە پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگانی کە لەسەر ئاستی عێراق زۆرترین ڕێژەی سەوزایی لەو پارێزگایەدا هەیە و ئامانجیانەکە ئەو چالاکانی ژینگەی کە سەوزایی لە پارێزگای سلێمانیدا بپارێزرێت. ئێمە لەم تۆرێماندا باز لەو هۆکارەکانی دەکەین و بزانین چارەسەرەکان چین وە تا ئێستا چی کراوە لێکۆڵینەوەی چی کراوەکە چارەسەری ئەم کێشانە بکات. ئازیزان دیارە دەستپێکی پەیامی ڕۆژ دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان.
عزیز دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کاردانەوەکانی بڕیاری بخوێندنی ئەمساڵ بە ئەلەکترۆنی و ئۆنلاین لەسەرم بابەتە لە هەولێر و سەرپەرشتیارێکی پەروەردەیمان لەگەڵەکەویش بەڕێز مامۆستا کۆساویرە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لێوە دەست پێ بکەم ڕای جەنابەت بزانم لەسەر بڕیاری خوێندنی ئەمساڵ بە ئەلەکترۆنی و ئۆنلاین. بەناوی خوای گەورەی میهرەبان، سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەفرەتەی کە بە منتان ڕەخساند بۆ ئەوەی لە نزیکەوە تیشکێک بخەینە سەر ئەم بڕیاری وەزارەتی پەروەردە و پێشتریش حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی دەستپێکردنەوەی دەوامی خوێندن بە شێوەی خوێندنی ئەلکترۆنی و سیستەمی ئۆنلاین. حەزم لێ پێش ئەوەی بچمە ناو تەوەرەکەوە تیشکێک بخەمە سەر جیاوازی نێوان ئەم دوو چەمکە. خوێنی ئەلکترۆنیەکە ئەوەیە وەزارەتی پەروەردە سایتێکی تایبەت بەخۆی هەیە ئامادە کردووە، وانەکان هەمووی ئامادە کراوە. قوتابی تەنها دەتوانێت بچێتە ناو سایتەکە و ئەو بابەتەی خۆی، ئەو قۆناغی خۆی، ئەو پۆلی خۆی دەرسەکە تەمەشا بکاوت چ پرسیارێکی هەیە لەوێ بیڕوژێنێ. بەڵام ئۆنلاینەکە ئەمە دەبێت مامۆستای بابەتەکە بە شێوێکی ڕاستەوخۆ لەگەر قوتابیەکانی خۆی دەرسەکە لە بەرامبەر لاپتۆپ شەرح بکات و پرسیاریش ڕاستەوخۆ لەلایەن قوتابی ئەو دەمە لێ دەکرێت. ئێمە وەکو سەرپەرشتیاری هەولێر هەرخۆشم چونکە لە ناو پرۆسەکە داین و قسەیەکی شەیە حەزم لێ بە ئەمانەتەوە بیکەم. سەرپەرشتیاری یان یەکەی سەرپەرشتیاری لە هەموو کات و سەردەمێکدا بە چاوی پەروەردەوە ناسراوە، یعنی ئاوێنەی ڕنگدانەوەی پەروەردەی هەموو وڵاتێک خۆی لە یەکەی سەرپەرشتیاری یان وحدەت الئیشراف دەبینێتەوە. من خۆم ئەم سیستەمە وەکو ڕای شخصی خۆم کە بە تەنهاش ئەو ڕای شخصی خۆم نییە، لە باش دیڕاستەیەکی مەیدانی و ڕاوەرگرتنی بەشێکی زۆری کەسوکاری قوتابیان و قوتابیەکان خۆیان و مامۆستایان، چونکە من لە نزیکەوە لەگەریانم لۆمە دەرکەوتکەوە هەتا دوێنێ و پێری ئەگەر 190 قسەم کرد بێ کە لەگەڵ ئەم سیستەمەدانینە ئێستا لۆتان دەسەرمێنم کە 195 ڕێژەکە تا دێ بەرز دەبێتەوە، دڵنیاتان دەکەمەوە تا دەوام دەست پێ دەکات دەبێتە 199 لەوانەیە بڵێم خەڵکانێک هەیە پێیان خۆش بیان لە بەرژەوەندیان دابێت بە هەر شێوەک لە شەکان. بەڵام من خۆم وەکو سەرپەرشتیارێک پێتان ڕادەگەرم کە قسەکە تەنها قسەی خۆم نییە وەکو شخصی، بەقەت ئەوەی قسەی بەشی هەرە زۆری کەسوکاری قوتابیان و مامۆستایانە کە دژی ئەو سیستەمی خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاینان لەبەر ئەوەی زۆر کاردانەوەی خراپی لێ دەکەوێتەوە، زۆر ئەنجامی خراپ بە دوای خۆیدا بەجیدێلی. ئەگەر بۆ هەموو وڵاتانی دنیا بگونجێ ئەم سیستەمە بۆ وڵاتی ئێمە ناگونجێت. چەند هۆکارێکی زۆر سەرچی حەزم لێ ئەگەر بە چەند خاڵێکیش بێ ئاماژیان پێ بکەم. جارێ لە پێشەوە لە هەموو وڵاتانی دنیاە بەردەوام بم بەڵە فەرمامۆستا دەبێت باز لە خاڵەکان بکەی ئەوەی کە بازەوە دەکەی کامە سوودێکی نابێ ئەگەرچی هەمووڵاتانی هەموو وڵاتانیش بۆیان باشێ بەڵام بۆ ئێمە باش نییە. بۆچی ئێمە جیاوازیمان چیە لەگە وڵاتەکانی دیکەیە؟ بەڵێ ئەگەر ڕاستی دەی وڵاتە پێشکەوتوەکانیش بۆیان باش نییە. ینی ئەو ئەمن ئێستا نمونێکی زۆر گچکەتان لۆ دینمەوە وڵاتە چۆچکی سنگافورە لە هەرە وڵاتە پێشکەوتوەکانە لە بارەی سیستەمی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنیەوە کەچی دوا بڕیار گەیشتە ئەوەی کەوا ئەگەر بۆ هەموو سێکتەرەکان و بۆ هەموو وەزارەتەکان ئۆنلاین بشێ، بەڵام بۆ پەروەردە و بۆ تەندروستی بزات ئەو دویان لێ دەرهێناوە ناکرێت بە هیچ شێوەیەکی ئۆنلاین تەطبیق بکرێت لەسەر پەروەردە و لەسەر تەندروستی. لەبەر ئەم خاڵانی خوار وەکو تازە ئاماژەم پێکرد لە هەموو وڵاتانی دنیاە کاتێک کە بڕیارێک دەردەچێ ئەم بڕیارە پێشوەختە دراسەیەکی زۆر جوان و قوڵی بۆ کراوە، پێداویستەکانی بۆ دابین کراوە. ئێمە کە ئەم بڕیارە دەرچووە دڵنیاتان دەکەمەوە هیچ ئامادەکارێک هیچ پێداویستیەک بۆ ئەم بڕیارە نەدراوە. جارێ لە پێشەوە ئێمە هەمومان دەزانین خەتی ئەنتەرنێت و هێڵەکانی ئەنتەرنێت و شەبەکەی ئەنتەرنێت ئایا لە وڵاتەکەی ئێمە وەکو پێویستە، ئایا ئێمەوا لە کاتی ئاسایی ناتوانین ئەوەی کە مەبەستمان بێ بچینە سەر مۆبایل و ئەنتەرنێت و وەکو پێویست ئەو شتێک کە مەبەستمان بێ تەماشا بکەن. جاوەرە لە ماڵێکدا سبەینێ
چەند قوتابیەکت هەبێ هەموو بە یەک جاری خەتەکە بکەنەوە ئەمە حاڵەتی دووەم خەڵک وا دەزانێت بەستەنها لە گوند و ناحیە و شوێنە دوورەکان لەوانەیە شەبەکەی ئەنتەرنێت خراپ بێ یان سست بێ یان خاو بێ یان نەگاتێ ئەم دنیاتان دەکەمەوە لە سنتەری شارێکی وەکو هەولێر چەندین گەڕک کرد ئێستا بە بەڵگە لۆ دەینمەوەکەوە شەبەکەی ئەنتەرنێت سفرە یعنی دەمێکی پێدەچی هەتا تۆ ڤیددیۆیەک دەکەیتەوە یان ئیسیفات دەکەی ئەمە دوو سێم ئایا زەمانەت و گرنتی ئەوە دەدرێت بۆ ڕۆژانی داهاتوو کە زستان دەست پێ دەکات تۆ لە ژوورەوەی کارەبا باش بێ زۆربەی خەتەکانیش حاڵەتێکی وا هەیە کە لەگەڵ کارەبا مەربوتە چوارم ئایا ئەم خێزانانەی کە ئەتوو داوایان لێ دەکەیت بە ئۆنلاین یان بە خوێندنی ئەلکترۆنی بچنوانەکان بخوێنن ئایا بژێویت بۆ دابینکردن مەبەستم کە سوکاری قوتابیەکانە ئایا ئەو مامۆستایی کەەوە ئەتوو داوای لێ دەکەی خوێندەکە بە ئۆنلاین شەرح بک وانەکان بە قوتابیەکان بڵێتەوە ئایا تا چەند موچەکەیت بۆ دابینکرد تا چەند بژێویەکەت بۆ دابین کردووە بەڕاستیتان پێبرم ئەلێرەوە یعنی وەکو پەیامی ئێمە یەکەم خاڵکە ئێمە زۆر لە دژی ئەو ئۆنلاینە مەسلەی بژێوی مامۆستایە یعنی معقولێت تۆ مامۆستا بە جیرفانی بەتاڵەوە بنێری داوای لێ بکەی کەوا خوێندنەکە سەر بگرێ و ئۆنلاین شەرح بکە وانەکە بۆ قوتابی بڵێتەوە پێش هەموو شتێک ئەگەر نەک هەر مامۆستایەکە بە جیرفانی بەتاڵ و خاڵی کە سوکاری قوتابیانیش توانە و ئیمکانیەتی مادی ئەوەیان نییە ئەگەر چەند منداڵێکیان هەبێ بەخوا خێزان هەیە لەوانەیە سێ چوار منداڵی هەیە دەگاتە 5-6 منداڵ ئایا ئەو هەموو ئایپاد و لاپتۆپ و مۆبایلە چۆن دەتوانی بۆ منداڵەکانی دابین بکە باشە یەک پرسیاریت کەش دەکەم ئایا هەموو مامۆستایەکیش دەتوانین بڵێن لاپتۆپی لە ماڵەوە هەیە هەموو مامۆستایەک دەتوانین بڵێن مۆبایلی زیرەکی هەیە نەخێر بەشەکی زۆری مامۆستایەکانیش نەک هەر نیتیان ناتوانن بستنە ناو سیستەمەکەشەوە سیستەمەکەش بەکاربێن و داخلی بن جاوەرە کە سوکاری قوتابیمان ئێمە ئەو ڕۆژە ئەو قسانەشم کرد یعنی هیچ شەرمنیە و عیبیش تێدا نیە خەڵکەکی زۆرمان تا ئێستا لە داک و بابی قوتابیەکانمان نەخوێندەوارن ناتوانن دوای هەر بڕیارەکە خۆی لە خۆیدا سەقەتەکەی لەوەیدا یەک و دوو دەچن لە مەکتەب خوێندنەکە دەکەن لەگەڵ پۆلی دوازەکە بەڵام ئەو کاین کە لە ماڵەوە بە ئۆنلاین دەرسەکە دەخوێنن ئایا سبێنی خێزانێک منداڵەکانی بۆ نمونە یەک و دوی سەرەتایی یان بنەڕەتی هەبێت و لە بەرامبەریشدا 4 و 5 و 6 و ئەمانەی هەبێ هەر خۆی لیان دەبێتە مشکلە ئایا ئەو 5 و 6 لە ماڵەوە بە تەمای چێ بەجێ دێڵن چۆن دەتوانن داخلی سیستەمەکە ببن هەر کێشە لە نێوان منداڵەکان خودی خۆیان دروست دەبێت ئایا بۆ برایەکەم خوشەکەم دەچێتە مەکتەب مناسبە مەکتەبیان بەعکس ئەوەی دەچێتە مەکتەب بۆ لە ماڵەوە بخوێنێ لە بەرامبەر سبلیت و یا لە بەرامبەر سۆباویان لە بەرامبەر مبارڕیدە بە ئیسراحەت بخوێن و بە کەیف خۆی هەڵبستێ لەخەو منیش بچم لە مەکتەب بڕواتانە بێ من دراستەیەکی مەیدانیم کردیە لە نێوان ئەو قوتابیانەدا کە لە هەم قۆناغەکان لە یەکەوە هەتاوەکو دەکاتە پۆلی دوازەکە ئێمە سەر بە وەزارەتی پەروەردەیە باوەڕتان هەبی بەشی هەر زۆری دەتوانن بە ڕێژەی ١٩ لۆتان بسەلمێنم کەوا حەز ناکەن بە سیستەمی ئۆنلاینەکە دەیانەوێت دووبارە ئاشنا ببنەوە بە قوتابخانە دوای هەر لە ڕووی سایکۆلۆژیشەوە با خەڵکێک بپرسێ ئایا ئەو منداڵە هەر لە ماڵەوە ئێمە خۆمان ئێستا وەرە ڕوپێوەک بکە مەسحێک بکە بزانە خەڵکەشی زۆر لە منداڵەکانمان داکوبا بکان چەنگ لەیان هەیە کە دەڵێن منداڵەکە لە ماڵەوە لە کونی ژۆرەوە لەبەرەوەی تیشتی خۆری لێ نادا خۆری بەرناکەوێ لەبەر ئەوەی وەکو پێویست حرەکە و جم و جۆڵی نەمایە ئایا تووشی مەسەلەن ئێسکە نەرمە دەبێت تووشی کەمی ڤیتامین دی دەبێت یعنی خەڵکەشی زۆر ئێستا دەڵێن منداڵەکان ئاسنی کەمە لەبەر ئەو حرەکەی جاران نمایە حەزم لێ دڵنیاشتان بکەمەوە یعنی هەروەکو بەرچاوڕوونی لە خوێندنی ئۆنلاین دەرسێک نامێنێ بە ناوی هونەر یا وەرزشکەواتە ئەو دەرسا کە دەخوێندری ئەو دەرسانەیەکەوە قوتابی پێویستەکە لە پۆل بخوێنیان لە ماڵەوە لە بەردەم لاپتۆپ و ئایپاد و مۆبایل بخوێنێ بۆیە ئەگەرەکانی فەشەلهێنانی زۆر زیاترە زۆر باشە جێبەجێکردنی خوێندنی ئۆنلاین لە هەرێمی کوردستاندا تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئاستی توانستی زانستی خوێندکاران لە هەرێمی کوردستاندا ئایا نابێتەوەی کەمبوونەوەی ئاستی زانیاری و زانستیان پرسیارێکی زۆر بەجێیە ئەمن لەوەش دڵنیاتان دەکەمەوە کە ئێستا ئاستی خوێندن لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ لە دابەزیندایە بەڕاستی ئەگەر ئەو خوێندنی ئۆنلاینە سەر بگرێ و بکەوێتە واری جێبەجێکردنەوە دڵنیاتان دەکەمەوە ئالێرکوانە پەیامەکەم باوەکو خۆی بگات لە کەناڵی بەڕێزی پەیامیشدا ئاستی زانستی خوێندن دەکەوێتە ژێر سفر یان دەبێتە سالب لەبەر ئەوەی
مامۆستا بەس تەنها دەتوانین بڵێم دەرسەکەی خۆی شەڕ دەکاتن لە ئیمتحانەکان یان لە تاقیکردنەوەکان ناتوانێت وەکو پێویست هەڵسەنگاندن بۆ قوتابیەکە بکات دوو هەڵسەنگاندنی کە لە سەددا ئەنجام دەدرێت لە هەر کۆرسێکدا جارە ئەوانە بوونیان نامینێتن لەبەر ئەوە زیاتر پەیوەندی بەوەیەکەوە قوتابی لە پۆل مامۆستا بیکات بە سنتەر ئەو شتەش نامێنێت کە ئێمە کاتی خۆی دەمانگۆ وەڵا لە سیستەمی نوێی پەروەردەدا قوتابی سنتەرە هەموو تەوەرەکە قوتابی خۆی هەڵی دەسوڕێنی ئێستا چەند دەرسێکی وای لۆشە دەکات و ئاستەکەی نزم بێ بەرز بێ هیچ باچی نییە لەلایەکی دیکەشەوە ئەو کە خاڵێکی دیکەشە مەجای قۆپیە غەش و پێگوتن و نەخیندن زۆر زیاتر دەبێت لە چاوجاران یعنی من پێم باشە یعنی لەوانەیە سوێنێ پرسیار بکەن ئەدی مامۆستا حەلچێت چارە چیە ئێمە نامانەوێت مجازەفە بە ژیانی قوتابیان و مامۆسایان ئەوان بکەن کاکە وانە بەڕاستیتان پێ بڵێم لەبەر ئەوەی ئێستا ئەو وڵاتانەی دنیایەکە توشببوانی کۆڕۆنا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانە و بەرزبوونەوەدا ئێستاوە هەموو کایەکانی ژیان هەموو سێکتەرەکانی ژیانیان ئاسایی کردیتەوە بەڵام بە پابند بوون بە ڕێنماییە تەندروستیەکانەوە من پەیوەندیم بە زۆر وڵاتان کردێت کە سوکار و خزم و دۆستان و ڕەفیقان و برادران هەنا لە دانیمارکەوە بگرە لە سویدەوە بگرە لە بەریتانیا لە ئەڵمانیا لە ئیتالیا لەو سینەی کە بۆ یەکەم جار لە شاری وهان ڤایرۆسی کۆڕۆنای تێدا بڵاو بووە باوەڕتان هەبی لەوێ ئێستا خوێندن زۆر ئاسایی بۆتەوە لە سووریا ئەو تەجیرانمانە دوێنێ پێرێ پێش هەموو شتێک ڕێکارەکانی خۆیان ئەنجام داوە ئامادەکاریەکانی خۆیان ئەنجام داوە اینجا بڕیاریاندایە ناوەندەکانی خوێندن بکرێتەوە بەڕووی قوتابیەکاندا چونکە دەزان خوێندنی ئۆلاین بۆ وڵاتانی ئێمە سەرناگرێت نەکرد بۆ وڵاتانی ئێمە من بە بەڵگە چەند قوتابخانەیەکی نێودەوڵەتی هەیە لە کوردستان لە نێوشاندا لە هەولێر هەر باسی هەولێر دەکەم ئەم ساڵی خوێندنی ڕابردوو کە کۆرسی دووەمە یان وەرزی دووەمە بە ئۆنلاین دەرسەکانیان شەرح کردبوو لە قوتابیەکانی خۆیان و پاشانش تاقیکردنەوەیان لۆیان کردبوو تەڵەبەکانت لۆ دەین بە بەرامبەر کامیرا هەروەکو بەرچاوڕوونی کە تاقیکردنەوە کرا ئەو تەڵەبەیە ئەوەی کە لە ئۆنلاین علاسەز لەگەڵ مامۆستای بوو هیچ ئاگای لێنەبوو کتابیشی نەکردیتەوە لاپتۆپەکە بەرامبەریتی لە خوارەوە و یاری بە مۆبایل دەکاتن لە کاتی تاقیکردنەوەکانش هەرچی مەبەستی پرسیارێک بێ لە برادەکان ڕەفیقەکان لێکیان وەرگتێکەوەتە بە کامل غەش و قۆپیەوە ئەو تەڵەبێ بێ ئەوەی یەک وەرەقە لە کتابەکەشی بکاتەوە لەگەڵ مامۆستاش بێ دەرچوونی خۆی مسۆگەر کردووە خوێندن بەم شێوە دەکرێت لە کوردستان باشە یەک پرسیاری دیکە هیچ حسابێک بۆ ئەو نەکراوە بەس خوێندن سبێن ئەتو ئەگەر تەڵەبە بنێریەوە ناوەندەکانی خوێندن مجازەفە بە قوتابیان و مامۆستایان دەکەوت تەندروستی ئەوان لا گرنگە منش لە لام گرنگە بەڕاست پێ بڵێم بەڵام ئەو کەسانی کە بڕیارەکە دەردەکەن دەوامی فەرمانبەران لە 8 هەتا 3 وەرە من دەدمەوە دائیرەکی وەکو مرور و وەکو تاپۆ و وەکو شوێنەکان دیکە کە بازاڕی ئازادن یان شوێنە گەشتیاریەکان واللهی هەر لۆ بەرچاوڕوونی لە شوێنێکی گەشتیاری وەکو بۆ نمونە وەرتێ یان گەلی عەلیبەگ یان جوندیان لە ڕۆژانێکی پێنجشەممە جومعە شەممە بەس تەمەشایەکی بکە لەو گەلیەی زیاتر لەوانەیە ئەمن بە بەڵگەوە پێدرن لە 10,000 خێزانی تێدایە باشە 10,000 خێزانێک کە چوبنە شوێنێکی ئاوا گەشتیاری هەموو منداڵەکانیان قوتابی نینە لۆ لەوێندەری ئەو مەترسیەنیەکەوە ئەوان ئەوەندا مەترسیان لەسەر ناوەندەکانی خوێندن دروستکردی و علاساس ئێمە مەبەستمان پاراستنی گیانی قوتابیەکان و مامۆستایەکانە وەردەت بەمە چاڤیلاند وەردەت بەمە ماجدیلاند وەرە بازاڕەکان ئەو شوێنانێکەوە هەم کایەکانی ژیانیان ئاسایی کردەوە معقولە بە تاقی تەنیا بەس ئەوان ناوەندەکانی خوێندن ئەوە وەریان گرتووەکەوە مەترسی لەسەر ژیانی قوتابیان دوور دەبێت لەبەر ئەمەیە ئێمە خوێندنمان کردوتە ئۆنلاین کەواتە مامۆستا بەڕای جەنابەت هۆکار چییە کە وەزارەتی پەروەردە یا خوێندنی باڵا بە تایبەتی وەزارەتی پەروەردە دەیەوێت بە ئۆنلاین و ئەلکترۆنی خوێندنی ئەم ساڵ دەست پێ بکە ئایا ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کۆمەڵە گرفتانەی کە لە کەرتی پەروەردەیە هەیە بە تایبەتی دابینکردنی موچەی مامۆستایان کە ئێستا دیارە مامۆستایان ناڕازین و بەتەمە هەنوەکو ساڵانی ڕابردوش بایکۆ دەست پێ بکەنەوە ئایا هۆکارەکەی لەوەی کە ئەم هەموو بەڵگانە کە جنابەت خستە ڕوە وڵاتانی دەوروبەری خۆشمان پشت بە ئەلکترۆنی نابەستن بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە ئیلحاح دەکات لەوەی کە ئیلا دەبێت ئەلکترۆنی بێ ئۆنلاین بێت بڵێ هەر خۆی لە خۆیدا خاڵێکت ئاماژە پێکرد ئەوە چەقی باسەکەیە کە ئەوش مەسلەی حکوومەت ناتوانێت بەڕاستی لە کات و ساتی خۆیدا مانگانە 30 ڕۆژجارێک موچەکە بۆ فەرمانبەرانی خۆی دابین بکە
ئێستا بە بۆنی ئۆنلاینەوە دەزانی کە مامۆسایەکان نانە ناوانەکانی خوێندن سبێنی قسەیان یەک بخەو یا بینە سەر شقام و یان بای کۆتی خوێندن بکەن ئەمە یە خوێندەکە لە ماڵەوە دەکرێت پاشان ئەمە ئەرکی سەرشانی مامۆستا حەزم لێ لێکوان پێتان برێم زۆر قورس دەکات مامۆستایەک قۆناغی یەک و دوی بنەڕەتی هەبێ ئایا ئەو مامۆستایە لەگەڵ ئەوەشدا قۆناغی سێ و چوارەکەشی دەبێ یعنی ئەوەی لە مەکتەب کردوێتی بەرامبەر قوتابیەکانی پاشان دەبی بێتەوە ماڵی ئەگە بە ئۆنلاین وانەکە شەڕەکە یعنی داوامی دوای نیوەڕۆژ دووبارە دەبی لەگەڵ ئەوان دەست پێکە ئەو جەوەر ئەگەر ئافرەت بێ ئاوا دەزان ئەمانە بەس تەنها ئەرچیان ئامادەکردنی دەرسەکەی و پێگەیاندنی قوتابیەکان ئەدی ئیشوکاری ماڵەوە ئەدی میێوان ئەدی زۆر ئیلتیزامات هەیە بەرامبەر بە خێزانی لە ماڵەوە ئەم ئافرەتە ئەم پیاوە دەبێت ئەنجام بدا یعنی کەواتە ئەوانە هیچ احتیبارێکیان دانناوە کاتێک کە بڕیارەکە دەرکراوە ئەوەندەتان ینی وەکو ڕوونکردەوە دەڵێن بەڵێ کێشەی سەرکی کە ئەم بڕیارە دراوە بۆ خۆ دزینەوەیە خۆیان دوور بخەنەوە لەوەی کەوە بڵێن ئێمە موچەمان بە ئاشکرا پێ نادرێ و مامۆسایانیش بایکۆتی خوێندن نەکەن و نێنە سەر شەقامەکان ومان نەگرن بەڵێ ئەم بڕیارە هەز دەکەم ینی مەسەلە پەیوەندی بە پلەی یەکەم بە موچەوە هەیە زۆر باشە مامۆستا بە جێبەجێکردنی ئەم بڕیارە ئایا ڕێشوێنەکان جێبەجێکراوە ڕێشوێنەوەی کە خوێندن بە ئۆنلاین بکرێتە بۆ نمونە منهەجەکان لە داغڵ بە سیستەمی ئەلکترۆنی بکرێت ئەمانە تا ئێستا جێبەجێکراوە من هەتا ئەو دقیوا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدا 27 ماک ناوەندەکانی خوێندن بە ڕووی پۆلی 12 دەکرێتەوە دەی دەژ خوێندنی پۆلی 1 و 2 بنەڕەتی دەست پێ دەکات بۆیە دەرێت کە هیچ ئامادەکاریەک نەکراوە هیچ ڕێشوێنێک نەگیراوەتەوە جار لە پێشەوە دەبواە هەر لە ئێستاوە ئەوەی کە پێدەوتێ مەسلەی خاوێن ڕاگررتنی قوتابخانەکان و تعقیمکردن و دابینکردنی پێداویستەکانی ئەوە کە پێدەوترێ ماسک و دەستکێش و ئەمانە هەمووی دابین بکرایە قوتابخانەکان خاوێن بکرایە ئایا بەشەوانەکان ماوەسە ئێستا یعنی خۆی سەری لێشەوە ئایا کە 22 بەشەوانە دەڵێتەوە لە قۆناغی ئامادە ئەم 22 بەشەوانەیە چۆن دەبێت ئایا پۆلی 11 کەشی لەگەڵدا یان پۆلی 12کە بەتەنایە چێ دەری ئەو مامۆستایە لە خۆی ڕادەبینێ پۆلی 12 بڵێتەوە هەموو ئەگەرێک هەیە لە گۆڕێدا ئایا ڕۆلی سەرپەرشتیاران چی دەبێت ئایا وەزارەتی پەروەردە ساڵی پار سیستەمێکی دانە پێدەگوتێ بریتیش کاونسڵ کە ئەوش ئەوە بوو هاوڕێیەکی ڕەخنەگەر کە سەرپەرشتیارێکە سەرپەرشتی چەند قوتابخانێک دەکات دوای ئەوەی لیژنەیەکی هەڵسەنگانی دەرەچی ئەمانە هەمووی ئێستا فەشەڵ دێنێ هەرس دێنێ هیچ ئسابی بۆ ئەم شتان نەکردو هیچ جێی ئەمانەی نەکردوەوە جێی سەرپەرشتیاری وانەکانی وەکو تاز پێم گوتی هونەر و وەرزش و ئەمانە لە ناو سیستەمەکەدا جێ نەکراوەتەوە بەڵێ ئەم بڕیارەکە دراوە جارێک کە دەیریمەوە هیچ ڕاستەیەک نەکراوە هیچ ڕێشوێنێکی بۆ نەگراوە بەر حەزم لێ لەپانە قسێک بکەم لە دەرسی ئابووریدا ئێمە ببوورە مامۆستا لە بەروی دەرفەت کەماوە من دەمێت دوایین پرسیار بکەم بەپێی بە دوواداچوونەکان نزیک بە 700 قوتابخانە لە هەرێمی کوردستان تا ئێستا تەنانەت ئاوی خواردنەوەی شیاویان نییە ئایا ئەگەر ئێمە با ئەلکترۆنی نەکەین لەم دەرفەتە قوتابخانەمانەیە دەزانین لە پۆلێکە ڕەنگە 40 قوتابی 30 قوتابی 35 قوتابی تێدا بێت ئەگەر بێت و ڕێکارەکانی خۆپارێزی بگرینە بەر ئایا لەم لاشەوە هۆڵەکانی خوێندن و قوتابخانەکانمان شیاوی ئەوەن کە لە دەوامی ئاساییشیان داوامیان تیا بکرێت نەکەوەی کە بە ڕێکاری خۆپارێزی بێت خۆی ئەمن ئاماژم بەوەش کرد کە باسی ئەوم کرد ئێستاوە خەریکە نزیک دەبینەوە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەڵام تا ئێستا هیچ ڕێشوێنێک هیچ ڕێکارێک نەگیراوەتە بەر یعنی هەر لە تعقیمکردنەوە ئەو باسی نۆژنکردنەوە قوتابخانەکان و هەندێکیان ئەوەندە بێت سەروبەرن کەلکی ئەوەی نیە کە قوتابی بچێتە ناویانەوە ئاوی خواردنەوەیان لەوانی وەکو پێویست نەبێ بەخوای لە زۆر قوتابخانەکان من دەت بەم تەنانەت دەبلیسوی وەکو پێویست نییە ینی شوێنی ئاودەستی قوتابیان نییە یعنی بە کورتی مەرجەکانی خاوێن ڕاگرتن و پاگراگرتنی تێدانی ئایا ئەم بەڕێبەر ئەم هەموو ئیشە لەسەر نەفەقی خۆی بکات لەسەر خەرجی داهاتی خۆی بکات لە کاتێکدا بە گیرفان وا خەریکە دەبووە ئێستا هەر هیچ نەبێت لەم هەفتەیەدا لایانی کەم حکوومەتی هەرێم دەستی کردبا بە دابشکردنی موچەی وەزارەتەکان ئەگەر هیچ وەزارەتێک دابش نەکرا دەبووە وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە ینی وانەبێ ئێمە فەرامۆشیلانی کەرتی تەندروستیش بکەین کە ئەوانی بەڕاستی بوونەتە سەربازی ون لە زۆربەی نەخۆشخانەکاندا ڕێز و سڵاو بۆیان هەیە بەڵام لە هەمان کاتیشدا بەخوا مامۆستاژ ناکرێت بە جیرفانی بەتاڵەوە بچی ئەو هەموو پێداویستە و ڕێکارە و ڕێشوێنە دابینکە بەڕێبەرێکی یەکجار زۆر لەسەر ئەرک و نەفەقەی خۆی هەرچی شتە ئەنجامی داوە من یەک پرسیار لە وەزارەتی پەروەردە دەکەم با بێتە سەرخەت معقولە هەتا ئێستا
پارەی مراقبەی مامۆستایانی بەرایی خولی یەکەم خولی دومیش تا ئێستا دابش نەکراوە یعنی ئەوانە وایان کردو بەڕاستی مامۆستا ئومێدی نەمێنێ بە حکوومەتەکەی ئومێدی نەمێنێ بە میلەتەکەی ینی تەنانەت قوتابێکی گچکەی قۆناغی بنەڕەتیشان والێ کردووە کەوا سیقە و متمانە لە نێوان خۆی و لە نێوان حکوومەتەکەیدا نەمێنێ بەڕاستی باشترین شت ئەوەیە هەروکو چۆن هەم کایەکانی ژیانیان ئاسایی کردوتەوە بەڵام بە مەردی تەندروستی زۆر وردەوە ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ ئایا چەند هەفتەیەکە مانگێکە کێشەنە بەڵام من لەگەڵ ئەوەدام خوێندن مامۆستا لە پۆلدا ڕوبەڕوو بەرامبەر قوتابیە وا قوتابی وەکو پێویست پێی کۆنتترۆل ناکرێ و قوتابیەکە ئاگەی لە مامۆستانیە و دەرسەکە تێناگە و چەندین پرسیار لێ دەکە اینجا دێتە سەر تایم ئایا لە بەرامبەر لاپتۆپ و ئایپاد و مۆبایل ئەو قوتابیت چۆن دەتوانی لە مامۆستاکەی تێبگایان دەرسەکە هەشارە بکاو بێ ئەوی مامۆستا بوەستێ لۆیە بەڕاستی سیستەمی ئۆنلاین سیستەمێکی فاشی لە دووبارە دەکەمەوە باشترین شت ئەوەیە ناوەندەکانی خوێندن دەرگاکانیان بکرێتەوە لە بەردەم قوتابیاندا بۆیە هەندێک ئەو قوتابیانش ئەو جموجۆل و حەڕەکە و نەشات و چالاکیەکانیان بۆ بگەڕێتەوە بەڕێکارە تەندروستیەکانەوە ئەگەر بەڵام پێش هەموو شتێک بەڕاستی ئەگەر حکوومەت نەتوانێت موچەی وەزارەتی پەروەردە دابین بکە هەست دەکەم ناوەندەکانی خوێندنیش دووبارە بکرێتەوە دیسان فەشەڵ دێنێ زۆر سپاس بۆ مامۆستا ئاکۆساوی سەرپەرشتیاری پەروەردەی سپاس کامیوانی بەرنامەکە مابوو ئازدان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و پاش ناوبڕەکە درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەێنێت سوتاندنی سنۆبەرەکانی ڕێگای تاسڵوجە بە ئاگاداری بەرپرسێکی حزبیە کە بەرپرسیارەتی لەناو حکوومەت هێرێمی کوردستاندا هەیە. وشیار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا نووسیوێتی سوتاندنی ئەم سنۆبەرانەی ڕێگای تاسڵوجە بە ئاگاداری بەرپرسێکی حزبیە کە بەرپرسیارەتی لەناو حکوومەت هێرێمدا هەیە. ناوی بەرپرسەکەەوە بازرگانشی لایە کە 122 زەوی لەسەر و ڕێگایە بە بەهای زیاتر لە 100 میلیۆن دلار پێدرێت. وشیار عەبدوڵڵا هەڕەشە دەکات کە ئەو تاوانە ژینگەی و ئەو کارەساتە گەورەیە دژی سلێمانی ڕانەگیرێت هەموو ڕاستیەکان بەناوەوە بڵاو دەکاتەوە. بەپێی زانیاریەکان هەرێکە لە وەزارەتەکانی ناوخۆ و کوشتوکاڵ و دەستەی ژینگە بە هاوکاری پارێزگاری سلێمانی خەریکی بەدواداچوونن بۆ زانینی هۆکاری سوتاندنی سنۆبەرەکانی تاسڵوجە. حکوومەتی عێراقی بڕیاریدا پارچەیەک زەوی و 11 ئیمتیازی دیکە بداتە ئەو کارمەندانەی کە ڕوبەڕووی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوونەتەوە. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند لە سەرەتای ئەم ساڵەوە ڕوبەڕووی جەنگی پەتایەک بوونەتەوە کە زیاتر لە سەدەیەکە ئەمە یەکەم جارە پەتای لەو شێوەیە لە جیهاندا سەر هەڵبدات و بووەتە هۆی شەکەتکردنی سیستەمی پێشکەوتووەکەی تەندروستی جیهانی و داڕمانی ئابووری. وەزارەتی تەندروستی ڕایگەیاند وەک پێزانینێک بۆ ماندووبوونی کارمەندانی تەندروستی توانیویان ڕەزامەندی 12 ئیمتیازیان لە حکوومەت بۆ وەرگرن کە خۆی دەبینێتەوە لە پارچەیەک زەوی بۆ کارمەندانەی کە لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوون و بە سوپاسپی پۆشەکە ناویان هێنراوە. هەروەها بەرزکردنەوەی پلەیان بۆ بکرێت و زیادکردنی کورسیەکانی خوێندن لە بۆردی عێراقی عەرەبی و هەموو زانکۆکانی عێراقیان بۆ تەرخان بکرێت. هەروەها کارکردن بۆ پەسەندکردنی یاسایە کە هەر کارمەندێکی تەندروستی کۆچی دوایی بکات بە شەهید ئەژمار بکرێت. سەرەڕای پێدانی خانەنشینی بە کەسوکاری ئەو کارمەندانی گیانیان لەدەستدا و گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی دژی هەر کەسێک کە دەست درێژی بکاتە سەر کارمەندانی تەندروستی. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئۆتۆم بە نیازە پشکنین بۆ چەند پێگەیەکی نوێ لە ئێران بکات و بکۆڵێتەوە لە مەواد و چالاکیە ئەتۆمیە ڕانەگەێنراوەکانی تاران. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئۆتۆم ڕایگەیاند بە نیازە پشکنین بۆ چەند دامەزراوەیەکی نوێی ئێران بکات. لە چەند ڕۆژی داهاتوودا و ئاشکرای کرد بوونی تیمەکانی لەو وڵاتە بۆ زامنکردنی ئەوەیە تاران نەبێتە خاوەنی چەکی ئۆتۆمی. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئۆتۆم بڵاوی کردەوە تا ئێستا لێکۆڵینەوەیان کردووە لەو نمونانەی پشکنێرەکان لە چەند دامەزراوەیەکی ئێران وەریان گرتووە لە میانی سەردانەکەیان و سەردانی دووەم لە چەند ڕۆژی داهاتوو ئەم مانگەدا دەبێت. بەپێی زانیاری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئۆتۆم لە ئەمباری یۆرانیۆمی پیتێنراوی ئێران دەیان جار زیاترە لە ئاستی ڕێگەپێدرا و بەپێی ڕێککەوتنی ئۆتۆمی ئێران. دوای هەوڵەکان بۆ سەپاندنەوەی سزای کڕینی چەک بەسەر ئێراندا کەشتیەکی فڕۆکاڵگەری ئەمریکا گەیشتە کەنداو.
کەشتی فڕۆکاڵگری USS نمتێز لەگەڵ چەند کەشتیەکی جەنگی پێشکەوتوو لە گەڕووی هۆرمۆز چوونە ناو ئاوەکانی کەنداوەوە. جوڵەی ئەم کەشتیانەی ئەمریکا لە چوارچەوەی هەوڵەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ناوهێنراوە. ئەوەش بمەبەستی پاڵپشتی هاوپەیمانان لە شەڕ دژ بە و ڕێکخراو و مەشپێکردنی هاوپیشەکانی هاوپەیمانان لەو جەنگەدا. ڕۆشتنی ئەم کەشتیە ئەمریکا پاشەوە دێت ڕۆژی 15 مانگە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بەڵێنیدا کە وڵاتەکەی گەماروی چەک و سزانێ دەوڵەتیەکانی دیکە بەسەر ئێراندا بسەپێنێت کە بڕیارە مانگی تشرینی دووەمی ئەم ساڵ ئەو سزایانە کۆتاییان پێ بهێنرێت. وەزارەتی بازرگانی ئەمریکا بڕیاریدا لە بەیانیەوە بەرنمەکانی تیکتۆک و ویچات لە ئەمریکا قەدەغە بکرێت و چیتر لە بەردەست نەبن. ماڵپەڕی CNN بڵاوی کردەوە بە گوێرەی فەرمانە جێبەجێکاریەکەی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا. وەزارەتی بازرگانیە وڵاتە ڕایگەیاندووە کە لە ڕۆژی یەکشەمەوە هەردوو بەرنامەی تیکتۆک و ویچات کە هەردووکیان سەر بە وڵاتی چینن لە وڵاتەکەیان قەدەغە دەکرێن و لە ئەپستۆری موبایلەکاندا بەردەست نامێنن. لە ماوەی ڕابردوودا دۆناڵد ترەمپ بەرپرسانی چینی بەوە تۆمەتبار کرد کە لە ڕێگەی بەرنامەکانی تیکتۆک و ویچاتەوە دەیانەوێت دەستیان بە زانیاریەکانی وڵاتەکەی بگات و بۆ ئەوەش فەرمانی جێبەجێکاری بۆ قەدەغەکردنیان دەرکرد. دۆناڵد ترەمپ ڕایگەیاندە بوو کە یان دەبێت ئەو بەرنامە چینیانە قەدەغە بکرێن یان خودی کۆمپانیایەکی ناوخۆیی وڵاتەکەی سەرپەرشتی کارکردنیان بکات لە ئەمریکادا و هەمیشەش دوو کۆمپانیاکە و وڵاتەکەیان ئەو داوایی ترەمپیان ڕەت کردوێتەوە. لە خولی ئیتالیا یۆڤانتۆس میوانداری سامپدۆریا دەکات و یاریەکانی ئینتەر میلان و ئەتەلانتاش دواکران. بڕیارە ئەمڕۆ هەفتەی یەکەمی خولی تۆپی پێی ئیتالیا دەست پێ بکات و دوو یاری ئەنجام بدرێن. فیۆرنتینا لە یاریگای خۆی میوانداری تۆرینتۆ دەکات و کاتژمێر 9:45 خولەکیش هیلاس فیرۆنا بەرامبەر ڕۆما یاری دەکات. ڕۆژی یەکشەمەش چەند یاریەکی تر ئەنجام دەدرێن. کاتژمێر 1:30 خولەک پارما لە یاریگای خۆی میوانداری ناپۆلی دەکات. کاتژمێر 9:45 خولەکیش یۆڤانتۆس لە ئالیانس ستادیۆن ڕوبەڕووی سامپدۆریا دەبێتەوە. ڕۆژی دووشەمەش یانەی میلان لە ناو یاریگای سانسیرۆ میوانداری بۆلۆنیا دەکات و یاریەکەش کاتژمێر 9:45 خولەک بەڕێوە دەچێت. بەشێک لە هەواڵ و زانیاریگرنەکانمان پێشکەشکردن پاشناوڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەگەن. پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگانی کە لەسەر ئاستی عێراقدا یەکەمین پارێزگایە کە زۆرترین ڕێژەی سەوزایی تێدایە. بەڵام لە ئێستادا دەنگوی ئەوە هەیە کە لەلایەن چەند بەرپرسێکەوە زۆرێک لەو ڕێژەی سەوزایە و زۆرێک لە سنۆبەرەکانی دەسووتێنێت بە مەبەستی بازرگانی. بۆ قسەکردن لەسەرم بابەتە و هۆکاری سووتانی دارستانەکان و سنۆبەرەکانی پارێزگای سلێمانی گفتوگۆ دەکەین لەگەڵ هەردوو بەڕێز میوانەکانمان میدیا شێخ ئەحمەد ئەندامی لیژنەی ژینگە و تەندروستی لە پارێزگای سلێمانی و بەڕێز مەعروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ ژینگە پارێزی زۆر بەخێر بێن. سپاس کە میوانی بەرنامەکەمان. میدیا خان با لە بەڕێستەوە دەست پێ بکەین هۆکاری سووتانی دارستانەکان یاخود سنۆبەرەکانی پارێزگای سلێمانی چیەوە تا چەند ئەمە ڕاستە کە دەوترێت بۆ مەبەستێکی بازرگانی ئەم کارە دەکرێت؟ سەرەتا بەناوی خوای گەورە من لێرەوە ئەڵێم بەڕاستی شەرمەزاریە بۆ حکوومەتێک کە نەتوانێت دەستی گەندەڵ و گەندەڵکاران لە ناو وڵاتەکەی خۆیان بنەبڕ بکە. شەرمەزاریە بۆ کاربەدەستانی شاری سلێمانی ئەوەی کە پەیوەندیدارە بۆ بەو مەوزوعە کە ئەزانێ لە ساسە ئاگرەکە لە کوێت و کێ ئەیکا و کێ نایکە کێ گڕی پێوە نییە مەسلحەتی کێیتیایە بەڵام بێدەنگە لە ئیشەکە. ئەم بێدەنگیانە زۆر لە لای هاوڵاتی جێی سەرسوڕمانە. ڕاستە لە وڵاتانە لە هەموو دنیا سووتاندنی دارستانەکان هەیە لە ئوسترالیا لە ئەمریکا لە هەموو شوێنێکی دنیا بەڵام زۆر جار کارەسەتەکان سروشتین لەوێ دەستکردین بەڵام ئێرە دەستکردە. بۆچی دەستکردە لەبەرەوەی جەردە و دزەکانی ئەم وڵاتە چاویان بڕیوەتە ناو چڵی دارەکانیش کە هەناسەی مرۆڤەکانی پێدابی نەکرێ لەبەرەوەی
لەبەرەوەی ئەم خەڵکە دەستی خراوەتە بینەقاقا بەس هەناسەکە ماوە بیدا ئەیانوێ هەناسەیەش لێ ببڕێت وەکو چۆن قووت و موچەی خەڵکیان بڕیەوە و هەموو شتێکی وڵاتەکەیان داگیر کردو ئەیانوێت دارستانەکانیش داگیرکە من لێرەوەڵم شەربەزاریە بۆ پارێزگاری سلێمانیش کە ساڵی پار لەگەڵ کۆمپانیا زەبەلەحەکانی شاری سلێمانی بۆ نمونە فارۆق گروپ بووە گروپی دەروازە بووە لەگەڵ قەیوانە بووە ئیم ساڵیش و ساڵی پاریش لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاواریان کردوتی ئەم کۆمپانیا بەڕێزانە شاخی گۆیژە هەریەکە و چەند سەد دۆنم زەویان نراوەتێ سەوزیکە بەڵام هەتا ئێستا یەک چڵ گوڵی گوڵەباخی دیانە ڕواوە کە وەرزیە زۆر بەداخەوە ئەمە ئەوەیان دراوەتێ بەڵام هەتا ئێستا پارێزگار بە دادەچوونێکی نەکردووە شتەکەی نێناوەتە سەرخەت و شتەکەش با 1 ملیۆن دۆلارە هەتا ئێستا ئیشیتیان نەکراوە ئەگەر ئەمە بکرایە لە ساڵی پارەوە ئەگەر هەموویشی سەوز نەبووە لە سا پێنج ئێستا سەوز ببوو ئەوەی کە تیش دیشیتیانە بەڵام زۆر بەداخەوە ئێستا نەکات سەوزیەکەن بەڵکو دارە تەمەندارەکانیش ئەسووتێن و ئەبێ بە خەڵوز و ئەکەوێتەوە عەرزە بەڵام ئەمە هەمووی ئەوەیە کە ئەم شارە لێ پێچینەوەی نییە دەسەڵاتیایە کپە بەرپرسیارەتی تیانە لەبەرەوە ئێمە وەکو ئەندامی ئەنجومەن بەڕاستی ئەوەی کە لە تاسلوجە ئێمە لە 2007 و ئیشمان لەسەر ئەو دارستانانە کردووە ئەو دارانەی کە ڕواوە بەڵام مەخابن ئێمە ئەندام ئەنجومەن یەکمان کە لە لیستی گۆڕانە بۆکو لیژنت دەرچوو بوو بۆ بە دوواداچوون بەڵام کۆمپانیاکە بە فیشەک و بە جامڕەش بە 20 جامڕەشەوە دوای کەوت و هەتا کردبیان بەناو ئەنجومەنە و لە مەحکەمەشە کەیسەکەی زۆر بەداخەوە بەڵام کەیسەکە کراوەکەی ئێستا لەسەر ئەم دارسنۆبەرانە ئاوا شەڕ بکە بەڵێ خەڵکێکەیە کاک جەلال بەڵێ ئەرەوەڵا هەیە ئیتر تۆ 100 دۆنم زەوی خاپورکە 100 ملیۆن دۆلار وەرەگری زۆر باشە کاک معروف دوای سووتانی دارسنۆبەرەکانی تاسلوجە ئێستش گومان لە سووتانی شاخی گۆژە دەکرێت دەوترێت ئەمی شەر بەمەبەست بووە کە دوای ئەوەی کە زانرا لە درنگانێکی شەودا ئەوانی تاسلوتە دەسووتێنرێت خۆی بسم الله الرحمن الرحیم سواز بۆ ئەم دەرفەتە ئێمە لە ڕابردووە وەکو ڕێکخراوەکان یاخۆ چالاکوانانی باری ژینگە ئەگەر گومانێکمان هەبوو بێ یعنی بەڕاستی گومان بوو کە دەستێک هەیە دەیەوێ بڵین دارستانەکان تەنانەت پوش و پاوانەکانیش بسووتێنێ لە وڵاتەیە بەڵام ئێستا دوای ڕووداوی سووتاندنی درەختەکانی ڕێگەی تاسلوجە ئەو گومانەمان بوو بە یاقین کە بەڵێ دەستێک هەیە لە هەرێمی کوردستانە ئەو شوێنانی کە گرنگ و پڕبایەخن ئەو شوێنانی کە بەداخەوە کۆمەڵێ بازرگان و بەرپرسی سیاسی بازرگان چاویان تێبڕیوە گومانی تیان ئێستا بۆ نمونە ڕێگەی تاسلوجە سلێمانی ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوە ئەبێتە شوێنێکی بازرگانی گرنگ لەبەروی کەوتۆتە سەر ڕێگەی گشتی پێویست بە هەندێ مەسرف و تێچوون ناکە چاوی تێ ببڕن بەڵام بۆ نمونە هەندێکی شوێنی تر هەبوو ئەوەش کە لای کۆمەڵی خەڵکی تر گومان دروست بوو کە ئەمانش بە مەبەستی شوێنی نیشتەجێ بوون و وێلای بەرپرسان ئۆمانە کەواتە لە ئێستاە هەر ئاگرێک لە هەر شوێنێک بە تایبەتی لە دارستان و درەختە بە تەمەنەکانە بکرێتەوە لای ئێمە وەکو ڕێکخراوەکان 100 گومانیەوەی لێ ئەکرێ کە کۆمەڵی خەڵکی بازرگان چاویان تێ بڕیەوە بەڵام ئەمە وەکۆی بیداخانی ژووتی ناکرێ ئێمە ئەمە تەنها لایەنێک تۆمەتبار بکەین من ینی بڕاتان نەبێت لە دوێنێەوە کەم هەواڵە بڵاو بۆتەوە بە تایبەتی کە دوێنێ دەوام نەبوو بە فرسەتیان زانیوە وتیانە حکوومەت پشووە بۆ خۆی ینی بە فرسەتیان زانیوە بەشێکی زۆری دارەکانیان سووتانوە باشە بۆ نمونە ڕێگایەکی سەرەکی کە حیساب کە هەرێمی کوردستان بە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بەستێتەوە ئایا بۆ نمونە کامێرەی چاودێری نییە ئایا ئەو ڕێگا سەرەکیە کە مەتاری لەسرە زۆربەی بەرپرسان کە هاتوچۆی هەولێر و شارەکانی تری هەرێمی کوردستانەکەن ئایا کامێرەی چاودێری نییە ئایا جیهەتێک مەبەستی بێ بۆ نمونە پارێزگار ئەنجومەنی پارێزگا ئەو جیهەتانی کە مڵکەکە کەوتوتە سەروان شارەوانیە وەزارەتی کشت و کاڵە لایەنە معنیەکان بۆ نایەن بۆ نمونە داوا بکەن بزان ئایا چێ بۆتە هۆکاری ئەمە
کە گومانی تیانە ینی خەڵکێک نییە بەدەستیان ینی چۆنەڵێ قەدەرەن وەکو ئەوەی ئێمە لە ڕابردوو شاوتمانە بەداخەو لارێمی کوردستانە لە 100 هۆکاری کەوتنەوەی ئاگر مرۆڤەکانە تا ئێستا ئێمە جۆمان لێنەبوو بۆ هەورە بروسکە یاخود بە کارەساتێکی سروشتی ئاگر کەوتوێتەوە کەواتە ئەمەی کە ئەمانە ئەکرێ بەداخەو کۆمەڵی خەڵکی چاوچنۆک کۆمەڵی خەڵکی باشە من هەر ئەم بەیانێک کە لێوە هاتم بیرم لەوە کردو باشە سنووبەرەکان با بمێنێ لە تەنیشتیەوە بەواچێ بە هەزاران دووەنم زەوی هەبێ ینی ئەگەر ئەمە بازرگانی نییە بۆ نمونە من زانکۆی کەمپی نوێی زانکۆی سلێمانیم بینی بەردەمی دارەکان ماوە پشتی پرۆژەکەیە شتێکی زۆر زۆر جوانی داوە بە پرۆژەکە بەڵام ئەم خەڵکی کە ئەماکە خەڵکێکی بازرگانە ئەیەوێ بەردەمی چۆنەڵێ بەرەڵا بێ بەردەمی چۆڵ بێ بۆی لایەنی کەم ئەو پرۆژێکە لە پشتەوەیەتی خەڵک بیبینێ کاک معروف هەندێک پرۆژە هەیە لە ناو شاری سلێمانی من بە درێژایی 2 ساڵ سەرنجی زۆرمدا لەسەر و شەقامانەی کە بەدەستی حکوومەت ئەو دارانەی لەسەر شۆستەکەدا شین دەبن لە بەردەم پرۆژەکەی سیر دەکەی ئەم دارانە وشکرێن نامێنێ بەس لەبەرەوەی کە پرۆژەکە دەرکەوێت ینی ئێوە وەکو ڕێکخراوەکان چاودێری و فشار چی ئەتوانن بکەن بۆی کە ئەم حاڵەتانە نەمێنێت لە سووتانی دارسنۆبەر لەوەی کە پرۆژەیەک ئەنجام دەدرێت ڕێژەی سەوزایەکی وەک خۆی بمێنێ یاخود ئەوەی کە لەوە بەرهێنان تەنسی ڕێکەوتنی لەسەر کراوە ئەنجام بدرێت کاک جەلال من ئەم شۆ لەسەر ئەو ڕووداوە یەک دوشتم نووسی و هەم وەک ڕێکخراو هەم وەکو شخصی خۆم بەڵام بیرم لەوا کردو ئێمە لە وڵاتێکە ئاژین ڕێکخراو چییە پەرلەمان دەسەڵاتی نییە ئەنجومەنی پارێزگار دەسەڵاتی نییە ینی پارێزگار لە شارەکەی دەسەڵاتی ناڕۆ بە سەرەندی خەڵکە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەبوایە چۆنەڵێ دەسەڵاتی پێنجەم بووینایە چاودێر بووینایە بەڵام بەداخەوە ئێمەوەمان پێ نەکراوە من لێرەوە داوای لێبوردنەکەم کە بەواچی ڕێکخراوی ئێمە ینی ناڵم کەم تەرخەمیمان نەکردو بەڵام بەلانی کەم و کۆمەڵی ئیشمان کردووە بەڵام بەڕاستی خۆم بە شەرمەزارە زانم کە من ئێستا خۆم بە سەرۆکی ڕێکخراوێکە زانم لە سەردەمی بەعسە بەعس بەو داگیرکاریە بەو زاڵمیە بەو ستەمکاریە هاتووە بۆ نمونە درەختی چاندووە ئێستا درەختەکان تەمەنێکی گەوریانەیە بەڵام خەڵکێکی شۆڕژگێڕ و بەحساب ئاشتی خواز و دیموکراسی خواز و کۆمەڵێ ناوی قەبە و بێمانە دێچیەکە ئەو درەختانە لەناوبە من یەک نمونەیەک دێنمەوە پرۆژەیەکمان هەبوو بڵین لە دەرەوەی شار بوو تقریبا 24 کیلۆمەتر بوو سەوزمان کردبوو یەکێک لەو پرۆژانی کە جەناوی باسێکی کەوتووە بەرامبەر پرۆژەکەی ئەو هەستەکەی دارەکان کۆتایی پێات و پێم وگوتم باشە کاکە بۆ هات کردووە وڵا کاکە تۆ هاتوویتە دارە ناشرینەکانت لای من لێداوە دارەکانی ترت بردووەتە شوێنی دەر یەگوتم بەڕێزەکە من دەرەوەی شارە من تەنها ویستومە ڕێژی سەوزایی زیاد بێ یعنی ئەوی بەڕێزت باسێکی کاک جەلال یەک شتێکی تر خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستانیشا بە پێی یاسا هەر پرۆژەیەکی وەبەرهێنان یاخود بازرگانی کە دروست دەکرێ ئەبێت لە 125 ڕوبەری شوێنەکە سەوز بکرێ نەک ئەوەی کە سەوز نەکراوە بۆ نمونە ئەم بەڕێزە پرۆژەیەکی جوانی کرد و ئامادە نیە لە بەردەم پرۆژەکەیە بێت 4 ئینجانە یاخود 4 گوڵی سروشتی جواندا بدێ هەر بۆ ڕەونەقی ئیشەکەی بەڵام ئەم دێ دارەکە بڕێتەوە بۆ لەبەر وڵا ئەم ئەگەر درەختە گەورە بێ قەتعەکە ئەشارێتەوە یان بۆ نمونە کردوێتێ بیان وڵا شوێنی ئۆتۆمبیل نەبوو یان بۆ نمونە ئەم جۆرە دارەکەی خراپە کەواتە من زۆر جاروتومە ئێمەی کورد خۆکە باسی کولتور و ڕابردووە ناکەین بەڕاستی شتی جۆر جوانمانە بوو بەڵام من نەست دەکەم لەم کاتەیە ئێمە درەختمان تەنها بۆ یەک وەرزەوێ وەرزی هاوین ئەویش بۆچی بۆی ئۆتۆمبیلەکانمان بخێنە ژێرەوە خۆر لێ نەدا ئەگەر نا باوەڕم نییە زۆر بەدەگمەن بیکەی لە 180 بۆ 90 کورد دژی دار و درەخت و سەوزایی میدیاخان هەندەمێ بپرسم ئەمە بۆ لە سلێمانی ڕوودەدا بۆ لە هەولێر هەتا ڕۆژ بە ڕۆژ سەوزایی زیاترە بێ ڕۆژ بە ڕۆژ پرۆژی جوانترەکرێ ڕووی ژینگەیەوە بۆ لە پارێزگای سلێمانیدا ئەمانە ڕوودەدەن قسەیەکی حەقیقی کەمە هەر وەکو خۆمەکو میدیایکە بۆ حیزبەکەم نایکەم یاوەکو ئەنجومەن لەبەرەوەی هەولێر دڵسۆزی تایە لەبەرەوەی ئەو حیزبەی کە لەوێ دەسەڵاتی گرتووە بەو شوێنە دوو کەسن ئەمە حەقیقەتە هەمومانەوە زانین بەڵام لێرە فرەکەسیە فرە شەخصیە ئەمە هەرێکە و هەڵەسێ بۆ خۆیەتی بە حەقیقەت دەڵێم لەوانەیە مە زۆر لەسرم بکەوێ بەڵام من ژیانی هاوڵاتیەکانی خۆم زۆر بەلاوە گرنگترە هەتاکو ژیانی خۆم و هەروەها لەوێ هەر کەس هەڵناسێەوە بۆ خۆیەتی ئەمە دیفاعێک نییە بڵێن لە زۆنی زەردە دیفاع نییە ئەمە دیفاع لە حەقی هاوڵاتی لێرە چۆڵی هەر خۆی سلێمانی بە نەبزێک مەشهورە کە پێڵێن شاری ڕۆشنبیری بەس شاری ڕۆشنبیری وای لێ ناکرێت لەژێر ئەم سێبەری ڕۆشنبیریە
خەڵک قوتیە بڕن نانێ بڕن هەناسەی لێ بڕن ژیانی لێ تاڵەکەن خۆزگار ناشاری ڕۆشین بیری نەبووی نایە ناوی ترێکمان لێ بنایە بەڵام خزمەتی وڵاتەکە شارەکەمان کرایە هەموو ئەو دارانەی کە لە زمانی ئەم دارانی کە بەگۆی خۆمە هی ئێستا نییە سەوز بووە هی سەردەمی حکومەتی هین نییە هی سەردەمی حکومەتی بەحسە کە لەو سەردەما سەوز بوو ئەگین یەک داری ئێستای نییە گردی زەرگەتەکە ئێستا داگیر کراوە بەدەست جەماعەتی گۆڕانەوەیە بەڕاستی ئەوە لە سەردەمی بەحسە لە هەفتاکانەوە هەتاوەکو ئەخیری هەشتاکان سەوز کراوە و بنیادی نراوە هەموو دارێکی تایە هەیە 40 ساڵ 50 ساڵ تەمەنێتی بەڕاستی باز لەوە دەکەنەمەی گۆژشت داری تەمەەن 100 ساڵی تیا بۆ بەڵێ من خۆمەکو بە سارەکەی خۆمە ڕۆژت چوومە سەری بەڕاستی گریانت دەهاو کەم دارە ئەسووتێ و چڵ ئەتەقێوەکەوێتە خوارەوە بەڕاستی گریانت بۆیە هاوەتە زانی پارچەیە لە دڵ و پارچەیە لە جەستە دێتە دەرەوە بەڵام زۆر بەداخەوە کە ئەم شارە بەم شکل و شێوەیە ئەکرێ یعنی بۆچی ئەمانە ئێمە یەکەم جاروتمان ئەوە هینی بڵێنەوە بڵێن بە فیشەکی گڕار بوو شاخی هەموو خەمزە سووتە ئەیکوا ئەوەی کە سووتانی چیان لێ کرد بەس بە فەیسبووکەکە داوای لێبوردنێکیان کرد ئەیکوا چیان کرد هیچیان نەکرد بۆ نهێنەدایان سەر شاشە بڵێ کاکەمە ئەمە بدرایە دادگا بۆ ئەوانی کەش نەسیحەت وەرگنلەوە ئەی ئەمەی گۆیژە کێ بوو عرب سووتانی ئەم دیعاەکەن عرب نەخێر بە عرب نەسووتاوە ئەوە بە نێرگە لە ناسووتی ئەو شتە گەورەیە ئیلا ئەبێ شتێکی دەستکرد بێ چکە ئەمدا بۆ هەموو ئەم دارە جوانن ئەی بۆ حریق زوفریای نەکەو ئەوە نییە ئەی بۆچی هەر لە بیدایەت و ئاگر بڕ بۆ نەکرا ئەمانەمەی جێگەی گومان ئاگر بڕەکە بە دەقیقی لە کۆتایی سنۆبەرەکانە کراوە یعنی بەڕاستی تۆ ئەمە هەمووی جێگەی گومانە کە ئەڵێ وەرزی ئەو وەرزەی کە ئیترە بێ ئاگری تیا بڕکەی ئەبێ کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵە شارەوانیە کێ ئەمانە بەرپرسیاتی ئەبێ ئاگر بڕەکە بکەن ئیتر هەبێ و نەبێ ئاگر تۆ نازانی ئاگر لێ ئەڵێ دوو شتەیە لە هیزبانی کوردەواری خۆمەناڵێ ئاگر و ئاو ئامانی نییە هەچ کاتی ئاگرەکە و تۆ بەری گرت بێ لی بۆی بیگەڕێنەوە بەڵام بۆچی ئەمانە ناکەرە ئەمانە بە ئەمانەی کە ئەم شتانیان نەکرو ئەمانی بیداەکان باسی ینی دەسەڵاتی سیاسیت کرد بەرپرسیارەتی حیزبەکان بۆ ئەمە چه پەیوەندیەکی بەرپرسیارەتی بۆ نمونە گۆڕان و یەکێتیەوە هەیە لەم شارەیە کێستا ئەوان بەرپرسیارەتیان هەیە لە پارێزگا و قایمقامیەت و وەزیر و بەڕێوەبەر و ئەمانەوە چه بەرپرسیارەتێکێکێتە ئەستۆی وەکو حەزبی ئەوانەوە ئەی تەبعاً تو ئەوان لەم شارە باڵا دەسن هەر کەسێ دایک و باوک لە ماڵێکە باڵا دەستنین بۆ بەڕێوەبردنی ماڵ و مناڵ و ئەو شوێنەی کە دیاژین ئەوەی کە باڵا دەست بێ ئەوە بەرپرسیارەتەکە ئەکەوێتە سەر شانی ئەوە بەڕاستی ئەڵێم و بە تایبەتی کە ئێمەڵێن گۆڕان و یەکێتی و تایبەتی گۆڕان لە 2009 کە دروست بووتی من خۆم خاوەنی ئەم شارم ئەم شارە وا ئەبم بەڕێوە وای لێکم ئەیکەم بە بەهشتی سەرزەوی ئێستا خۆ پارێزگاری لەلایەوە پارێزگار بۆچی ئاگر بڕ لە کاتی خۆیانەت کردووە بە حەقیقەت دەڵم خۆی وەکو ئەنجومەن ئیشمان بە دوواداچوونە بەڵام ئەو جێبەجێکارە ئەبێ ئیشەکە جێبەجێکە بۆ نەی کردووە باشە ڕەنگە خەڵک پرسیارە بکە بڵێ ئەم بەرزاییەی گۆیژە ئێستا بەم شێوازە هەورازە بە کەڵکی پرۆژە دێت بەڵێ وا بە کەڵکی یعنی بە ملیارەها دۆلار کەس بکە هەروەکو چۆن ئێستا پێڵێن بەهشتی شار ئەوەکە لەسەر ئەوە فرۆشراوەتەوە هەمووی قەتعکرا و ئێستا ئەلەوە پارێکی هائیلەکە ئەلەویا ئەنجا ئەمیکە تەمان پرۆژە هەتا شوێنەکەی بەرزتر بێ مەرغوبترە خەڵک ئەی ئەمە شوێنێکە ئەڕوانێ بەسەر هەموو شاری سلێمانی بەڵێ ئەرەوەڵا شاری شوێنێکە زۆر استراتیجیە پارەی چاک ڕاکێشێ و گەشتیاری چاک ڕائکێشێ ئەیکا بە گەشتیاری هەروەکو چۆن چاویلان کرا بە گەشتیاری هەتا ئێستا حەقی خاوەن زەویەکان و خاوەن پرۆژەکە نەدراوە هەر ئەمیژاوای لێکری زۆر باش کاکماڵ فشارتان چییە بێ لەو ڕۆکە بتوان خۆپشاندانێکە جا بدەن ئەمڕۆ کەس دوێنێ سنۆبەرەکان سووتێنراوە ئەمڕۆ ینی فشارەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باش بوون بەڵام بۆ ناتانەوێ خۆپشاندانێک بە ئێوە لەسەر ئەم جارە خۆپشاندانێک لەسەر پاراستنی ژینگە ئەنجام بدرێ با پێوەست نەبێ بە موچەوە ئێوە ئەم جارەوەکو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی ئەنجامی بدەن کاک جەلال لە ماوەی ڕابردووە ئیشی وا کراوە بۆ نمونە لەسەر سووتانی کۆمەڵێ دارستان بە تایبەتی ناوچەی پێنجوەوە زۆر شوێنی تر گردبوونەوەی بچوو کراوە بەڵام لەمە شادە سەڵات ئەیباتەوە بۆ ئێمە نزیکەی 200 ڕێکخراوی بواری ژینگە هەیە لە هەرێمی کوردستانە لەم 200 بەواچێ 20 ڕێکخراویان لە دەروی دەسەڵات بێ یعنی ئەوانی تری هەمووی بەیانی تۆ ئەچی بە ناوی بۆ نە 200 ڕێکخراو لە هەرێمی کوردستانە
بیست ڕێکخراو کۆبێتەوە بەیانی هەر خەڵگەڵی کەواتەمانە نوێنەرایەتی ژینگە ناکەن بەڵام من یەک تێبینێک لەسەر ئەوەی مەسلەی هەولێر بڕاتان هەبێ هەر پرۆژەیەک لە هەولێر بکرێ سلێمانی بیری لێکاتەوە شتی خراپە سلێمانی بیکە هەولێر من یەک تێبینیەکم هەیە ینی بەشێک لەو ڕێگایی کە لە جادەی کۆیەوە ئەچێتە ناو هەولێر خۆباتی ئێستا ئێمە سواز بخوا کۆمەڵی خەڵک هۆشیار بووتەوە ئاگای لە هەندی ڕووداوەیە ینی من ئێستا لە بیرم نییە بەڵام دڵنیام ئەو ڕێگایە کات خۆی هەمووی سنۆبەرات بووە کە ئێستا هەمووی کراوە بە شوقە کراوە بە شوێنی نیشتەجێبوون کراوە بە پرۆژە کراوە بە بۆ نمونە بازاڕ و مۆڵ و کۆمەڵی شت کەواتە ئەمان دێن بیر لە چیەکەنەوە بۆ نمونە لە هەولێر کام پرۆژە ئەزان گرنگە ێ باشە چواردەوری شەستی هەولێر یخۆ هەمووی وای لێکراوە یعنی و پێتان وایە ئەم چواردەورە دارێکی تیانە بوو بۆ پرۆژە بڕابێتەوە ینی بۆ نمونە ڕێگای مووسڵە ڕێگای کەرکووکە ڕێگای من لەو باوەڕێم کاتی خۆی لە سەردەمی بەعز ئیشێک بۆ سلێمانی کراوە بۆ هەولێریش کراوە ئێستا گۆگەم دەسەڵاتە گەندەڵە نەبووکە حکوومەتێک بۆ نمە زۆنی زەرد بێ قیر بکە ڕێگا بکە پرۆژەی خزمەت گوزاری بکە بەڵام بڵێ من پارەکە بۆ ئێرە سەرف کراوە بۆ هەولێر ناگرێت شتیوانە بۆ لە سەردەمی بەعزە ئەوەی کە من پرسیارم کردو لە مەسەلەی ئەم سەوزاییە لە دوای نوسکۆی 74 کە پێڵێن ئاش بەتاڵەکە حکوومەت بیری لەوە کردوەوە ئەم خەڵکی کە هاتوۆتەوە ناو شار بۆی بێکار نەبن هاتووە لە ڕێی کشت و کاڵەوە زەراعەوە نزیکەی 1000 کەسی دامەزراندووە لە کشت و کاڵ ئەگەر بیرت بێ ئێستا خەڵکە بەتەمەنەکانمان ئەوانەی کە تەقاوت بوونە موچیان هەیە ئەڵێن تۆ کەی لە دایرە بوویتەڵە وەڵام من کات خۆی لە غابات بوومە هەر لە قەرەنجیرەوە تاوەکو بواچێ ئەو بەشەی لە ئەحمەد ئاوا و خوڕماڵی شەبێ هەمووی لەو پرۆژەی سەردەمی بەعز بەوتێتی هەم با خەڵکیش بێ ئیش نەبێ هەم سوودیش بە سەوزایەکە بگەیەندێ کەواتە چی بۆ سلێمانی کراوە دڵنیا بن بۆ هەولێر کراوە بۆ دۆکو بۆ نە بۆ کەرکووکیش کراوە ئەمە لەوەی کە ئایا بۆ لێرە ئەماکرێ لێوە ناکرێت بەڵام بەواچێ لەوێ هەندێ خەڵک بواچە بە عاقڵی بیکەن بە شێوەیەکی شارەزاییان بە هەر شێوەیە کرابێ بەڵام بەداخەوەمی لە سلێمانی کراوە چۆنەڵە بە نوێژی نیوەڕۆ بە بەرچاوی دەسەڵاتەوە بە بەرچاوی پارێزگارەوە بە بەرچاوی ئەنجومەنی پارێزگاوە کە بواچە من یەکێک لەو گلیانم هەبێ لە ئەنجومەنی پارێزگایە کاکە بەڕاستی ئەنجومەنی پارێزگا لە سلێمانیە بچووکراوەی پەرلەمانە ینی بۆ نمونە ئێستا ئەنجومەنی پارێزگا بە دڵنیام ئەگەر نەشزانێت چیە کردوێتی خۆ ئەتوانێت کۆمەڵێت جیهت بێنێتە سەرخەت و ینی چۆنەڵێ لایانی کەم شکاتیان لێ بکە بۆ نمونە شارەوانی سلێمانی کشت و کاڵ ژینگە چێکی ئەم جیهتانە ئێوە لایانی معنین لەگەڵ ئەم جیهتەیە کاکە زەحمە نەبێ بەڵگەتان لایە پێشتر کە من لە تیڤەکان و جۆم لێ بوو ئەندام پەڕ کاگە عەلی حەمەد ساڵح بە ئاشکرا وتی کاکە دەستێکی ئەوە ئەم ئیشە بکرێ خەڵک گاڵتەی بێهات ئەوەی کە جەنابیشت لە هەواڵەکار خوێنتەوە کاک وشار عەبدوڵڵا ئاماژەی پێکا کاکە ئەو ناوی بەرپرسی باڵای هێناوە کاکە لە ئاسی حکوومەتایە ێ بۆ نمونە ئەنجومەنی پارێزگا تۆ لە کورتکراوی پەرلەمانی لە سلێمانیە زەحمە نەبێ بۆ نمونە تەکلیف لە وشار عەبدوڵڵاکەن تەکلیف لە فڵانکەن بکەن کاکە لایانی کەم ئێمە ئەو ناوانەمان بدەنێ ئیزە بینەوە سەرباسی ڕێکخراوەکان ینی من ڕێکخراوەکان بەڕاستی من وەکو خۆم قەنەعەتم بە سکاڵا و شکات و گردبوون و دادگانیە لە وڵات زۆر باشە کاتە میدیاخان ئەمێ وەڵامی ئەو بدەیتەوە حەزەکەم پرسیاری کاک معروف ئەو پرسیاری کاڵێ ئەنجومەنی پارێزگا ئێمە بەش بە حاڵی خۆمان ئیشی خۆمانمان لەسەر کردووە وەکو وتم ئێمە لە 2007ەوە ئیش لەسەر ئەم مەوزوع حەکەین هەر بۆ نمونە ئەمەی لای معرەزەکان کە پێڵەن گەڕێکی ڕاپەڕین لیژنەیەکی بۆ دەرچوێکێک لەوانە ئەندامێکی ئەنجومەنمان بوو چوو بۆ سەر پرۆژەکە وتوی چۆن ئەم پرسیاری کردو وەکو هە لە پێشی شەوتم ئەزانم خۆم کە وتی لە پێشەوتم وتم لە 2007 ئەندامێکی ئەنجومەنمان چۆ بە بەداداچون بۆ ئەو درەختانە کە تەخت کراوە ڕاویان ناو بە 10 سیارەی جامڕەشەوە سیلاحە ئەمە 2007 هێشتا ئاگر سووتان نەبووە تێگەشە ڕاوی ئەمیش هەر خۆی و سایقەکەی بووە طبعا ڕۆح شیرینە تۆ بڵێتونەڵێ هاتووەتە بەردەمی هەتا بەردەمی ئەنجومەن هەتا کردویانە بە محافظە ئەم کەیسەمان بردوێتە بمەحکەمە بۆ لێ پاسەوانی بۆ دانراوە بۆ شێوازەیە هەمووی مەگزێمەنی دانراوە بەڕێزم یعنی توی تر چیەکە ینی لەوێ دانراوە ماخۆ شتێکی حاشاڵ نەکرێت بە چاوی بینی هەر لە سۆنی ئەو هینەی محکەمەوەکە لە ئێمە ئەنجومەن لە محکەمە لە داواکاری گشتی داینەوە هەر لە سونێ مانیەگە بێت ئەمر کراوە کە ئەو معرەزانە ئەبێ لاچێ لەوێ بەڵام سەرۆکی شارەوانی و شارەوانەکان هیچیان جورئەتیان نییە لای پێیان لابەر
ئەنجومەنی پارێزگاش حدودێکی هەیە یعنی بەڕاستی ئیشی تیا بکە نە هێزمان هەیە خەڵکی پێ ڕاوەدونن نە بەڕاستی ئەو دەسەڵاتە و ئەو ئیمتیازات و ئەو پارە و پولەی کە لە بەردەستی ئەنجومەنە هەبێ ئەبێ ببێت ئێمە بەنزین نییە بیکەینە سیارەکانی ئەنجومەنەوە پارێزگار بۆ لێپێچنەوە لە پارێزگانە پارێزگار و دەسەڵاتی هەیە من لێرەوە ئەڵێم هەتا ئێستا 2 جار من خۆم ئیمزام لەسەر وەرەقە کردووە منیش و کاک ڕەمەزان کە پارێزگار بانکرێنە ئەنجومەن لێپرسینەوەی لەگەڵکەین و مسائلەیکەین بەڵام هەردوو جارەکە ئیمزاکان کەس نەیزانی سەرکرا لە بینی جێگر و سەرۆک دەوترێت پارێزگار ئاگاداری ئەم گرێبەست و شتێکە ئەکرێت بۆ پێشانگایەکی ئۆتۆمبیل لە تاسلوجە باڵێ هەمووی ئاگادارە چۆن ئاگادار نیە ئەی هەچی بێتە ئەنجومەن من بێتە لیژنەکەی منەوە ئەبێ من ئاگادار بم کە من جێگری لیژنەکەم بەڕاستی بێ سەرۆکم ئاگادار بێ ئەی ئەگە چۆن ئاگادار حاکمی شارێکە بەڕێزم هەڵوێستی هاوڕەکانت لە یەکێتی و گۆڕان لە ئەنجومەن چیە لەسەر سووتاندری ئەم ئێمە طبعاً هەیە بێدەنگە هەیە بێدەنگە هەیە دەنگ نایە بە ئەندامێک کە بچێتە پۆستێکەوەڵێ نایاساییە بەڵام بێدەنگە لەسەرەوەی کە ئەم وڵاتە و شارەکەی خۆی ئاوا داماوە کرێ و وەکو گۆشت ئەبرژێنرێ وەکو گۆشت و کەڵەکەی چێ بە حەوا ئەوەی کە سووتێنراوە بە چەند مەزەندە دەکرێت چەند سنۆبەر زۆرە تا ئەوەی دوێنێ هەر زۆرە ئەمەی ئێرە باشە بۆ بەرگری شارستانی دەڵێ دەمەنی 2-3 مانگ پێشێستایە ینی کە شتەکان دیارە و من دوێنێ پامێرێکم لە شوێنەکە بینی دووکەڵی لێ بەرزەبوویەوە بەڵێ ئەنجا خۆش لەوایە دوێنێ شارەوانی تاسروجا لە سایتەکانە ئەڵێ بە هیچ شێوەیەک ئاگر نەکەوتۆتەوە یعنی سەیری ئەم شەرمەزاریە سەیری ئەم ڕووقایمی ئەمانە دەموچایانە چی دروست کرابی یا ڕبی یعنی بەڕاستی ئەڵێم تۆ بڵێ ئاگر نەکەوتۆتەوە بەڵام هەمووشی سوتاوە گڕی تێبەر بووە مووی بۆ بە خەڵوس یعنی تۆ چۆن ئەڵێ نەسوتاوە یعنی ئەمانە ڕاتە کێشێ بۆەوەی کە گومانێک بۆ دروست بێ گومانەکە نەک لە 150 لە 100 بێ زۆر باشە میدیاخان لە پارێزگای سلێمانیدا بۆ نمونە چەند بەرپرسێک لە دوێنێەوە دژی ئەمن بەتایبەت لە یەکێتی نیشتیمای بۆ نمونە حاکم قادرەوە تا لە فەیسبوک نووسێتی وا بڕات پارکی ئازادی و پارکی مەلیک مەحموودیش دەسووتێنرێت هاوکات شاناز ئیبراهیم محمەدیش دژی ئەمە وەستاوەتەوە ئەم بەرپرسانە دەسەڵاتیانی ئەوە بە بەیاننامە یاخود بە پۆستێک ئەم گلیان هەیە و ناتوان کار لەسەرەوە بکەن کە خۆیان بەرپرسی یەکەمی ئەم شارن خۆی ڕاستە ئەمە لەوانەیە لایەنێکی ئیجابی هەبێ بەڵام ئەگەر بێتە سەرواقی حاڵ من هەتارە بڵێم ئەم مێزە قورسە سووکە هەرچێک بێ من بە دەمێڵێ بەڵام هەتا من و تۆ هەڵی نەگرین بەیەکەوە مەزەنەی ئەو مێزە ناکەین ئەبێ بە فعلی ئێمە بچین بۆ ئیشەکان فەرمو کاک حاکم قار شاناسخان وەرەوە ئەنجومەنی پارێزگات هەیە وەرنە ناو ئەنجومەنی پارێزگاوە بڵێ وەرن ئێمەش یارمەتی دەرتانە بین ئێوە بجوڵێن ئێمەش یارمەتی دەرتانە بین چی پێویستەکە وەرن بابچین بۆ دیفاعکردن لەمە وەرن با لە بەیانیەوە ئێمە حملەیە بکەین دژی ئەمە هەر لەو دار شوێنێک کە دارەکە سوتاوە وەرە ئێمە با دار بچەژنەوە با دارێکی 2 ساڵەش بێ با دارێکی 3 ساڵەش بێ با بیچێنینەوە لە بەرەوەی کە کوردستان سەوسکەین و سلێمانی سەوسکەین چونکە سلێمانی تاکە وڵات تاکە شارە لە عێراقا کە نسبەی سەوزایی زۆر بەرزترە لە هەموو شارەکانی ئەمەی کە ئەکرێت شەخصە یان کۆمپانیایە تاوان کۆمپانیایەکی شخصە کۆمپانیایی شخصە چونکە لە سلێمانیە با بڵێن لە سلێمانی بۆ هەولێر من زانیاری تەواوم نییە زۆر جار دەبینی کۆمپانیا ئەرزەدا بەشەکە زەویدا بەشەکە چی شوێنی استراتیژیە بەوە بەرهێنان کۆمپانیەکان داگیریان کردەوە بینیمان ساڵی ڕابردوو بڕیار بوو 200,000 نازانم بەڕوو ئەمانە لە شاخی گۆژیا بنێژن بەڵام تا ئێستا هیچمان هەر نەبینیوە کەواتە کۆمپانیەکان چه بەرپرسیارەتیەکیان دەکەوێتە سەرشان و دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگا چیە لەم کاتیان لێپێچینەوە لە کۆمپانیەکان بکات بەڕێزم کۆمپانیا شخصی شخصە کۆمپانیا دەستگایەکی ئالی نییە یان دەستگایەکی ئەلکترۆنی بڕۆ ئیلا شخصی بابڕێەوە ئەم شخصانە چرپێنن بە گوێانە فڵان شوێن چاکە تۆ بڕۆ نیوە بە نیوە ئیتر ڕێژیانەیە لە بینیەکە ئەمە بەڵگەیەکی حاشاڵ نەگرێ عنی کەس نکولی لەمە ناکە طبعا خۆی من بینیمە لە وڵاتانی پێشکەوتوو هەج وڵاتی کۆمپانیا بی بابڕێەوە یعنی چاکترین وڵات و چۆنەڵی ها زۆر شارستانێکی زۆری تیابڵاوە و حکومەتەکەشی دەوڵەمەنەکە بەڵام لێرە کۆمپانیا خۆی دەوڵەمەنە بێ حکومەت فەقیرەکە ئێستا کە ئەم نەهامەتی هاتووە بەسەر ئەم میلەتا و ئەم وڵاتە داماوە بێموچە و بێ هەمووی کۆمپانیا وای لێ کردووە ئەویش یەکێکە لە کۆمپانیەکانی کە سەر بەخۆیانن کاک معروف
ئەو لیژنەیە کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێگەێنراوە بە ئامانگی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی ناوخۆ و پارێزگای سلێمانی پێت وایە بتوانێت ئەم کارە بوەستێنێت ڕێگر بێت لە سووتانی دارستانەکانی سلێمانی؟ خۆی من لەو باوەڕیان لە ئێستا پارێزگاری سلێمانی لە دەرەوەی وڵاتە لە وڵاتی تورکایە تاوەکو ئەو نایەتەوە بێئاگایی یاخود ئاگاداربوونی خۆی ڕابگەینە سەر و پرۆژەیە باوە چێمە خاڵێکی جەوەری بێ لەوەیە بۆ منە بەیانی پارێزگاری سلێمانی بڵێ من ئاگادار نیم و تا حەدایەوە کە یاخود ئیدانی بکە ئەمە باوەچێ بۆ ئێمە و بۆ ژینگە دۆستان و خەڵکانی تر پاڵپشتێکی باش بێ بەڵام ئەگەر بێت و پارێزگاری سلێمانی بێدەنگی لەمە هەڵبژێرێ لەو باوەڕێ مۆزل لە وەزارەتی ناوخۆ یاخود کشتتوکاڵیش هەر لیژنەیەکی تر بێتە ئێرە باوەچی ئەنجامی نەبێ یەک دوو شت ئەوەی کاک جەلال باسێکە لە مەسلەی کۆمپانیەکانە خۆی ئەبێ ینی کۆمپانیا ئیمتیازات و کاری باشی هەبێ بۆ وڵات بەڵام لە ماوەی پار و ئەم ساڵیشا ئێمە ئاگادار بن یەک دوو کۆمپانیا هاتن بڕیارێندا گۆیژە سەوزکەن ئەمە وەکو دیاریەک بۆ شاری سلێمانی نەک بڵێ لە بەرامبەر ئەوەی کە ئەم کەسە سزا درابی ئەو کارە بکە کە بەیانی پێشی بڵێ باوەچە بڵێ من لە چۆنەڵێ بەویستی خۆم کارەکەم کردبێ ئەمە لەوەیە دووەم سەبارەت بۆی کە شتەکە کراوە گومانی تیانێ زەرێکی زۆر بە درەختەکانی سنووی ڕێگەی تاسڵودە کەوتووە بەڵام خۆشببختانە ئەم شەو ینی لە ماوەی دوێنێ و ئەم شەوەیە کەمپینێکی باش ڕاگەێنراوە ئێمە و کوڕێکخرای خۆمان بەشدارین تایە کە بە سوپاس و کۆمەڵی ئەندام پەرلەمان و کۆمەڵی بەرپرس ئەو هەڵمەتیان ڕاگەیانەوە کە بڕیار دراوە 10,000 نەمام لەو شوێنانە سەوز بکرێت گۆی جەشی تایە هەرچەنێ ئەمە چۆنەڵەوەکو تەحەدایەکە بۆی کە ئەگەر خەڵکانێکی چاوچنۆک و بازرگانە بێ بیانەوێت سەوزاییمان لە ناوبەرێ ئەوە خەڵکێکی تر هەیە ئومێدەوارین من وەکو ڕێکخرای خۆشمان داوامان کردو ئومێدەوارین هەر کەسێ دژی قۆڕخکاری داگیرکردنی مڵکی گشتی ئەم کارە قێزۆمونانەیە کە لە سلێمانی ئەنجامەدرێ ئەکرێت لەو هەڵمەتەیە بەشدار بێ هەر هاوڵاتیەک ئەگەر بتوانێت یەک نەمامیە و یەک درەختێک بکڕێت و لە پرۆژەکە بەشدار بێ ئەوە دڵنیام کار و پلانی ئەو خەڵکانە پوچەڵە بێتەوە زۆر باشە زۆر بە کورتی دەمەوێت یەکشتن پێڵی میدیاخان دیارەم زەویانە سەر بە مڵکی شارەوانی یاخۆت حکوومەتن بەگشتی ئایا بەبێ مۆڵەتی وەبەرێنان سبەی ئەم کۆمپانیانە یا ئەم شخصانە دەتوانن ئێرە بکەنە پرۆژەیەک ئەگەر دارەکانیش سوتابن ئەگەر ناتوانن کەواتەوە دەتوان لە ڕێگەیەکی ترەوە ئێمە کاک جەلال لە دوێنێەوە کە ئەم شتە ڕوویاوە هەر گروپێکمان هەیە لە ئەنجومەنی پارێزگا ئامادەبوونی خۆمان و بەیانی پێشنیاری خۆمان پێشکەش بە سەرۆکایەتیەکەین بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی هەموو ئەو بەرپرسانە بانکەین کە بەرپرسیارن لە مەوزوعە و ئەبێ بە تایبەتی لیژنەی تەندروستی و ژینگە و لەگەڵ لیژنەی کشتتوکاڵ بەڕاستی ئەبێ ئێمە کاری خۆمان بە جددیترکەین چکە بەڕاستی ناکرێ ئێمە وڵات ئاوە بینە دە زوێرانی وێرانکەران لەبەرەوەی ئێمە نامانەوێت خەڵک مستەفید بێ لە پێناو ئەوەی کە قوت و موچەی خەڵک ببڕێ بەڵێ ئێمە بە تەمان بەیانی یاداشتی خۆمان چکە بەیانی بیدایەتی دەوامە و ئەوەی کە بە ئێمە بکری ئێمە ئەیکەین و ئیشەڵا سەرکەوتو شەبین هیوام ئەوێ سەرکەوت ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێزان میدیاشی ئەحمەد ئەندامی لیژنە و ژینگە و تەندروستی لە پارێزگای سلێمانی و معلومەتی سەرۆکی ڕێکخرای ئایندە بۆ ژینگە پارێزی سپاس کامیوانی بەرنامەکەمان وەڵام بینەرانی عزیز دەچین لای پەیامنێرمان ڕامیا ڕوسمان لە سلێمانی و بزانین زانیاریەکانی ڕۆژچین ڕامیا سڵاوی خوا لێبێت دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین بەدەستڵاتان لێبێ دانیار دیارە ئێمە ئێستا لە پرۆژەی ئەوینستین لە شاری سلێمانی دوای ئەوەی کە ئاگاداریان کردینەوە کە بەهۆی بۆنی ئەو مەیانی ئاژەڵەی کە لە تەنیش پرۆژەکەەوە دانراوە یعنی سنوورێکی زۆر کەمیان هەیە بنمونە پرۆژەکە لە دەستی ڕاستی منەوەیە هەر چەند مەترێکی کەم دوورە لایەنەوە ئەمەش مەیانی ئاژەڵەکەی سلێمانیە کە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانی کە ماڵەکانیان لێرێ دەڵێن بەهۆی بۆنی ئەم مەیانەوە ینی ژیان و گوزەرانیان لێ تاڵ بە بەتایبەتی لە وەرزی هاوینە بەهۆی ئەو بۆنە زۆرەی کە هەیە لە مەیانەکە بەسەر ماڵەکانە دەچێت بەشێکی زۆریان دەڵێن کە بەهۆی بۆنەکەەوە ینی شەوان ناتوانن بخۆن موبەریدە هەواکە دێنێتە ژوورەوە ینی هەراسانی کردوون ئەمەی کە وێنەکان دەبینن مەیانی ئاژەڵەکەیە کە بڵێن دەتوانین بڵێن 15 مەترێک دوورە لە پرۆژەکە ئەگەر هاوکارم کامێرەکە پیشانی بات ینی ئەوەی کە دەشبینن دوای ئەوە ئەمە پرۆژەکەیە چەند مەترێکی کەم دوورە لە
پرۆژەکەەوە ئێستا بەشێکی ئەوان لێرە ماون ینی لە کاژمێر دەوە تقریبان گرتبوونیان کردووە و داوا لە کەناڵەکانی ڕاگەاندن وەلانی پەیوەندیدارەکان ئەم گرفتیان بۆ چارەسەر بکرێت و جگە لە بۆنی مەیانی ئاژەڵەکە خۆیان ئێستا ئاماژەیان پێکرد دەچمە لاشیان کەموکوڕی لە پرۆژەکەیە هەیە کە تاو نەکراوە دایگیان سڵاوی خوا لێبێ چیتان هەیە لەسەر ئەو بۆنەوە ئەگەر بیتە ئێرەوە ئازیاد نەبێ بۆنەکە ئاوای ئاوا ئەم بۆنە ئەمەنتیقەی گرتووە هینی گرتووە هەر تاوی بە قسەی پیرەژن ئەڵێن هەر تاوی هی مەسوولەکە ئیتە نازانێ ئەم عالەمە گیری خواردووە کەمان چەپڵە بۆ لێ دان و هەلهەلەمان بۆ لێدان و کەم کوێرەوەریمان کرد ئاوە ژیانەکەمانە بەخواوە دەفتەری تەقاوتیەکەمە ڕەبۆمە هەناسەم کورتە ئابەتا لە پاڵی منە ئەو بۆنە ینی گرفتی بۆ دروستکرد یا پرۆژەکەش کەم و کوڕی هەیە کورەوەڵا هەمووی کەم و کوڕی هەیە گشتی داوای پاراکە نەمزگەوتێکی تایە نەمزگەوتێکی تایە نە دوو دانە پاسات و توێی بووەکە خوا بەسەر و ئاگای لێ تەکسیڵ لێ تاکو لێرە تاکو و جاداڵێ 500 ئەیتر نە دووکانێکی تایە هیچی تیا نییە ئەیوتیان سەگوشت دێتە ناو پرۆژەکە و سیاجی نییە و ینی شتیوەیەت سەگێ خۆ بە شەویان تەسویری کان ئەم سەرجادەنی هەر هەمی سەگە ئەرە بەخوا ئەوە تا ماڵی کچەکەی من ئەو لای گرتووە ئەو لای گرتووە لەبەر ئەوەی نێ ئەرە بەڵا هەموو شتێکی تایە بۆنی ئەو مەیانی ئاژەڵە لە تەنیشەوەی بۆنی مەیانی ئاژەڵە بەخوا ئەو پێسە ئەسووتێنن بەشەوە شەو سعاتێکی شەو بێ ئەو پێسە ئەسووتێنن لەبیا خۆی لە بەریان ناگریت ئیتە برا ئەڵێن هی خۆیانن بە حسابی خۆیان ئەڵێن ئەمە مەیانی خۆیانە و عایدی خۆیانە ئیتر خوای گەورە حەڵقەکەی ئیجا ئاسایی خوای گەورە ڕەحمان پێ بکە وەڵاڵێن ئەمە هی پارتی وێکێتیە و هی ئەوانە و بەخوا بامان پێڵێ دەست خۆش بێدایکە سلااو لێبێ لەسەر ئەو کەم کوریانەی کە ئەوکو خۆتان ئاماژەتان پێکرد لە پرۆژەکەی هەیەەوە مەیانی ئاژەڵەکە چیتان هەیە ینی لانی پێوتاتان ئاگدار نەکردوەوە لەمە ئایا ناتونێتە سەر خەدیان بەرپرسانی پرۆژەکە وڵی دایانجا ڕۆیشتنە و لایەنی پەیوەنددارمان ئاگدارە کردە دەربارەی ئەم مەیانە دەربارەی ئەو زێرابە لێەوە چوومانە داواکاری گشتی شکاتمان کرا دەربارەی کەم و کوڕی نوقسانی ئەم پرۆژەیە هیچ ویان لێمان نەگردووە داواکاری گشتی حەقی پێمان داوە و تێدی یەک پارەی کەسنیش مەدەن بیان هەتا کە خۆیان نایانە پارەی خزمەگوزاری 25,000 ئەوەشە لە خەڵ وەرەگرێت سەر ڕای ئەوەیش نە دوکانی تایە نە مەکتەبی تایە پارەی مەکتەب دوو ژوورمانگردە لەو سەرۆ خۆمان وەکو باو قوتابیان خۆمان چین پاری مەکتەب بدەین هەمومانیە بە ژمارە کەم و کوریەکانە بۆ بژمێرە وڵی ژماری کەم و کوڕەکان ئەوەیە سەرەکی ئەمە ئەم مەیانەتانێ یعنی تێ ناگەم حکوومەت یەک دەسڵاتی ئەم مەیانەیە نەبێ ئەتر حکومەدارێتی چۆن دەتوانێت بکە من نمونەت بۆ ێنمە پێشەوە لە کات هەشتاکانە لە کەرکک بڵێ من خزم لەوێ بوو زمانی بەحث هەڵسان لە منطقەی شوەرجە هەیە و ڕێگا کە تێ بۆ سلێمانی لای مزگەوتی عفون لای خاصخانەی ئازادی ئەوە قەبرستان بوو حکومەت عێراقی کردە سەر ئەو قەبرستانە ئەو خەڵکانە وتی کاگەمە بەرجادەکەوە کێ مردووی تایە مردەکانی ئەیناسێتەوە دەری بێنە بێ بۆ جێگایە درێ ئەوەی شینەکە عوبال خۆی لە من خۆی ئەمە بەری جادەکەوێت و دەڕوخێ مدەیگیدا بۆ خەڵکی کەرکووگە هەسا ئەوەی کرد ئەو جادەی دووسایدە کە ئیساکە خاصخانەی هینی لێە ڕزگاری لە ئەوەی پێڵی مستەشوا سەدام ئەوەی کرد حکوومەتێکی ئەمە حکوومەتی یەکودی زۆر سەیرمتیە دەیانجا خەڵشکاتی کردە گلەی کردووە دەربارەی ئەم مەیانە کاگە ئەمە لە کۆرۆنە خراپترەمە بەخۆیان وڵی منەوە ماڵ هاوزاوەکەم ئاوە ماڵیان دێوە ماڵیان شەو ناتوانم سعادی بمێنم و لەگەڵیان دانیشم ینی بوونی ئەمەیانە ئەوە ئیزعاجە تێدەبانمانە بەڕازی ڕاگەنە بۆ لانی پەیوەندیدارتان ئاگدار نەکردوەوە چیان دەیانجا لایەنی پەیوەنددارمان ئاگدار کردو بەڵام کاگەگیان ئەلێ ئەمە حسب لە پشتێت ئێمە لانی پەیوەنددار واڵێ وڵاتر تەبان ئەڵێن ئەمە حەزب لە پشت ئەم پرۆژەیە و ناکرێت گوێ لە کەس من خۆم خاوەن شەیدم 6 کەسم شەیدە دایکم خوشکم سێ برام ئەنفالە وڵی جەنازەکان شێ نازم لە چیابانێکی جنوبایە چی پارەی خۆماوەدە سەروەدە ماوەدە لەبەر کرد بەدە ئەم خانە لێرانە کاگە ئەوەدە وڵی ژێنیان یە کاک دۆڵابێک سەر ڕای هەموو دۆڵابێکە کڕیت کاونتورێکە کڕی لەو سەیدەرەوە کە کۆمپانیای دایناوە ئەلێ کاگەوڵا بۆ نییە بێ دەژیرەوە منوەکو خۆم قسن لامیش نەمەوە هەموم دا کاتێکی لەگەی تەسمین کردم کۆمپانیا 6 دەفتە کڕیمە خانەکە هەموم داوە بێ پارەکەی بەڵام ئەڵێ تۆ پاری خزمەتگوزاری بۆ تیادی نایلێن شت بۆی دەنەوە تەواێتە دروستکەی نایلێ کاگە کۆمپانی ڕێت پێ نادا خۆیان ژەڵێن ئەلێ ئەم پرۆژە لە 90 قستی تیان نەماوە
ڕێ بە خەڵ نادەن ئەوە کوڕێکەکە لەوێ هینی کردووە پاری کامل داوە پاری خزمەتگوزاری 170,000 دیناری دیا بۆ نیانیرا تا پارەی نەدا بلۆکی بیرە دەناوە ئەمسەر بەڕاستی داوام لە بەرپرسان هەیە لایەنی پەیوەنددار هەیە بە تایبەتی پارتی وێکێتی کە خۆیان بەخاوەنی ئەم لە تازان بیکەنە خادر ئەو خی گەورە چاوێک لەم فەقیرانە کاکە بخشێنەوە گوناحە ینی بەڕاستی ئەمە ئەنفال کراین بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم خاگە کاکە یان کەس گوێت لێ ناگری ئیمڕۆ هەی هاوار ئەمە کەی وڵاتە کاکە ئەمە کەی ژیانە کابراایەکەی برایەکی لە شەڕی داعاشە بە بەڵگۆ ئەی سلمێنە وەی سامای لە گەرمیانە خانوێکی لەم پرۆژە کڕیە بە بەڵگۆ ئەڵێم واللهی براکەی زابود لە جەرەولا شەهید بوو 6 مانگ دوای ئەو ساگە جەنازەکان ناوەدە سروسخان و هێنایەنەوە ئەوە ئەبوو مۆریدەی پێ نادەکاکە کەسوەر مناڵ شەیدەکان تێ لێرە مۆریدی ئەحتیادی بچکیاوەدە خۆی بۆە ژیانەوە دەسەر ئەڵێ وڵا دەستان خۆش سواز بۆ دەست خۆش بێ دانیار زۆر بە کورتی ئەوەی دەیبینن ینی سیاجی دیواری مەیانی ئاژەڵەکەیە کە لێرە بە درێژایی پرۆژەکە تاوەکو خوارەوە ینی سیاچی مەیانەکە هەیە و لە بەرامبەریشدا پرۆژەکەیە جگە لە مەیانی ئاژەڵەکە لە خوارەوەش ئاوەڕۆ هەیە کە ئاوڕۆی تانجەڕۆی پێدەوترێت بە خەراق پرۆژەکە دەچێتە خوارەوە دانیشتوانی پرۆژەکە ئاماژیان پێکرد ینی بۆنی مەیانی ئاژەڵەکە و بۆنی ئاوەڕۆکە تێکەڵ بەیە کە بنوە دانیشتوانی پرۆژەکان هەرسان کردوەکو خۆیان ئاماژیان پێکرد لایانی پەیوەندداریشان ئاگادار کردوێتەوە لە بابەتەکە و هەروەها خاوەنی پرۆژەکە بەڵام تاوەکو ئێستا ئەو کێشیان بۆ چارەسەر نەکراوە وەکو ئاماژیان پێکرد بەشێکی زۆریان بەهۆی بۆنی زۆری ئەم پرۆژانەوە هەراسان بوون و خەویان لێزراوە جگە لەوەش خزمەتگوزاری وەکو مزگەوت و هەروەها قوتابخانە گرفتیان هەیە جگە لەوەش ینی ئێستا سەگی بەڕەلا هەیە کە لە پرۆژەکە هەیە بەهۆی نەبوونی دیواری پرۆژەکە سیاجی پرۆژەکە ئاژەڵی وەکو سەگ و کۆمەڵە ئاژەڵی دێنە پرۆژەکە ئەمەش گرفتێکی تری بۆیان دروست کردووە کە بەردەوام لە ڕێی کەناڵەکانەوە داواکەن ئەم کێشانەیان بۆ چارەسەر بکرێت بەڵێ دانیێر دەگەڕێمەوە لای تۆ زۆر سپاس بۆ پامێنوە ڕامیان ڕوسمان لە سلێمانی لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکان ئازدان دەچینە سۆران لە منتیقەی سۆران پامنێرمان ئازاد مەرایی ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین لەسەر بەرهەمێنانی تەماتەیەکی جوانی خۆماڵی کە بەرهەمی دێن بە سێریکی ئەو ڤیدیۆ بکەین. سەرەتا بە خێراتنی کەمە بە ڕێزەکەتان دەکەین کە ئەمڕۆ ئەمە تەماتالێکەکەین و لە بناری چای حەسەنبەگ بەخۆ دانیشتوی گوندی هەسنانین ئێستا لێ بەهام خەڵکی تەماتێلێکن هەمووش بە زۆری ئێرە لۆ زراعەت و کشتوالکردن شوێنێکی زۆر بە پیتوبەرەکەتە بەڵام حکوومەت هاوکاری من ناکە بە پێی پێویست ئێستا تەماتە ئەرزانە کیلۆ 300 داوا ئەگا حکوومەت سنوورەکان قەبات کە تەماتە داخلی کوردستان نەبی تەماتە بڕێک گرانەبی و ئەو خەڵکە ئەو فەلاحە بڕێک ئیسفادەی لێکە بەڕووی چێمی ئەو تۆ ئەو شتانە حکوومەتی چاوکاری ناکە ڕێگاوبانیش بەڕاستی ڕێگاوبان ئێستا ئەو جادی لە خوارێ دێتا دێتە ناو حەسەنبەجی وڵای جادە چێتا برێن ئەوەندە ناخۆشە بەس چکەن ئیدی ئێرەش شوێنێکی باشە لە فەلاحەتی و خەڵکی ئەسنانیش بەعام لێرە تەماتاکەن ئاو هەوا چخۆشێ و شوێنێکی کوێستانە و تەماتەکەشی جوانە جا ئێستا لێ تۆ خەریکە باریتەواکەی ئێمە یەکەم بەرهەمە لێ دەکەینەوە هەرچەندە حەسەنبەگ زیاتر لە بەرهەمە جارێک خاوین دەکەیتەوە بۆ جاری دومیش کمەکەمێنێ بۆ ئەوەی جاری دومیش لێ بکەیتەوە گەنە هەر بەرهەمەک پاشماوەیەکی تریش دەبێتەوەی سەرماکەوا دەکات تەماتەکان سربردی بنەگە زوو لێ نەکەنەوە چای حەسەنبەگ لەبەر ئەوەیەکەوە تەماتەکانی درانگ پێدەگات چونکە کەشواوەکەی مەیلە و ساردی دەچێت و ئەوە شوا دەکاتکەوە بەروبوومەکەی درانگ پێ بگات و ئەوش دەبێت هەنجی ڕەوانەی بازار دەکەین و کەوا هەرچەندە سعرێکی کمە بەڵام هەباشترە
جیلۆی ئێستا لە بازاردا 500 و 400 و تا 600 لە کشتتوڵی زیاتر تەماتەکرێ خیارەکرێ کودیەکرێ بەڵام زیاتر تەماتێ سەر ڕای پیشەی قوتابی یعنی زۆربەی خەڵکی گوند قوتابینە دێن هاوینان لەگەڵ ماڵ باوکیانیان ماڵیاوان دێن تەماتە و توشتی ئاوا لێکەنە. وەڵە بینەرانی عزیز بە یارمەتیە و کارانمان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆی هیوایی کە سەرجەم بڕگەوەوەتەکانمان جێگەی سوود و ڕۆژامەندی ئێوە عزیز بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.